دەبی لە دنیاە بەس ژنەشی عاقڵ دەبی بڕێک ژنەشی ڕێک و پێک بی حیات نەبا لە دنیای ئەوەندەی دەرێم ئاخر ئەوە حالە من تێدامە کو تووشی داوی خۆماتیمە لەگەر ئەو ژنایی وەرە نەوێری دوو کەلیمە قسەی بکەی هەموو ئیشی لۆ دەکەم ئەوزە هێشتا نەڕازیە ئەوزە هێشتا بەدری نییە بڕۆ لۆوی غاردە سبەی نێزوو ئاخە ئێستا بەو سبەی نێزوی کە کەس هێزەکی لەبەر کردبی ئامە زوو دەبی زەرچی خۆم لەبەرکەم غاردەمە فڕنی زەق نەبوو و قوزەڵ قورتی لۆ بینم ئەدی هەموو ئیشەکەم پێ دەکە ئەخڕە بیژنە بتبینم نییە بەختت ڕەشبی بە حیاتی مندارەچی لە باوشی خۆت نەبینی هەروەها ئۆزاق کۆربی ئەرێ وەڵڵا هەروەها ئۆزاق کۆربی یا ڕەبی نییە تووشی نەخۆشیەشی بی دکتۆرەکەش نییە لە هەولێرە نەبیبی بەمە ئەو دکتۆرێ بلێ ئەو نەخۆشیەیە یا ڕەبی لەسەر قادرمەی خلیسکەچی ببەی بەربیەوە پشتی فەقەراتت نییە فەقەراتی پشتت مەقسەدم بە قادرمەی بکەوی چاژ نەبیەوە شەلەل بی لەسەر کورسی دانیش یا ڕەبی ژنێ بتبینم وەچی مردی نییە شەو قەبرم پێ بکەن هێشتا شتانە هەڵ نەگردووە حیاتمەوە هەڵدەگرم بەزە دوو شەگەم وایە دەست دەی بڕۆ چایەکشم و حەزر کە خۆی بە چاوان دەی خێران کە بتبینم دەی ئەمر دەکەی حیاتی من ئەمان هەتا مردنێ نییە خزمەتت دەکەم یارمەتی دەدەم خۆ پیاو یارمەتیژنی خۆی بدا عیبی تێدا نییە بەس ئەتو دزانی چییە یعنی وەچی خزمەک دێتەکردم دۆستێک دێتەکردم برادەرێک دێتەکردم برایەکانم دێن قوشکەکانم دێنە مارمان یعنی چایەکەم دەکەم خۆن ئەم بە پیاو دادەنێن خۆ من یعنی ڕاستە بەخۆی لە پیاوەتی کەتیمەوە نەبینەکەوم بەس ئەتو لە پێشەوان وەفکە جاری ئەمن لە پیاوەتی نەکەتیمە تەماشا قسەی چەند گەورەیە بە خێری خۆتە یارمەتیمە یارمەتیم نایە یاڵە دەی یاڵە بڕۆ دەی یاڵە باشە باش چەند زلانێکی گەورە و گرانە پاڕێتەوە جارێکی تر من قبول ناکەم زاوە ئەو تەسەڕفاتە لەگەڵ خوشکم بکە تێگەیشتی چکەم جماوەیە بەل ئیسە شاقەزلێکی لێدا بوو بە سەری تو مام ڕسول نییە بڵێ ئێ کە لەگەڵ ئاغا کێشامە لای دەمیان یەک هەفتە داخلی مستەشفەم کرد الله کچی ئەمن بەلاژ ناویتم لێنە نایەترێ تێ وەڵڵاهی نییە ئەمن چەند تەمەشای ژنان دەکەم هیچ یەکی لە جوانی و لە ناسشی ناگاتە تو دەزانی لە عەقڵ لە معریفەت بڵێ بەڕاستی نیە دەبی ئەمن نانەکی بخۆم 12 نانی خێرکەم خواژنەکی وهای دایمێ بە حیاتی بابل بابی سراحەتم کردێەوە حاصل ئەوە مام سەعیدیش هات تەمامان ئەی باشە ئێستا تۆ ئیشەکانت کردووە تقریبا زۆریم تەواو کردو بوو بەس یعنی بڕچی مابوو تەواوکەم لە دەرکەیترا دەرکەم کردەوە دەبینم مام سەعید بوو خۆ نالێم مەیە ژۆرێ ئەجا ئێستا لە پێش مام سەعیدی ئیشەکانم پێ مەکە وەچی مام سەعید ڕۆی دوو قات کە ئیشت لۆ دەکەمەوە باشە باشە حیاتم دەبڕۆ باشی سایم بخێرەت نیەکەم کچێ وەڵڵاهی دەبینیە ئەوە کردمە 24 ناخێر کاکە ئەتوو غەڵەتی ئێمە دەبێ هەوڵ بدەین ڕێز و خۆشەویستی لە بینی ژن و مێردەی دروستکەین یەکتریان خۆش بێ مەشاکلێکیان هەبێ دەبێ هەوڵ دەین بۆیان حەڵکەین نابێ هەوڵ بین ئیشەکە گەورە بێت چاوەکەم دەبێ بە هەموو شوێک ڕێز و خۆشەویستیان لە بین دروستکەین یا خۆ بەخێرێ مام سەعید وەڵڵاهی یا خۆ بەخێر سەرچاو خۆزکە بڕێک زووتر بە هاتبای لۆ خێر وەرە وەڵڵاهی ئەو جیرانەمانە یار بوو جوانە گایەکیان کوشت بووە گۆشتیان خێر کرد بوو گۆشت گۆشت هەمووی نەرمک ئارێ بە قۆڕاست ئارێ وەڵڵاهی ئەوە بە قسەی جوانەگای یا خۆ بەخێرێ مام سەعید خوا فکە خوا ئەوە جوانەگایەکەم ڕاگرت بلۆ قوربانی سێ ساران بەخۆی دەبی سێ قوربانی سێ ئەوەی ببینیتن ئەو چ دەبتە قوربان سێ جێژنەی ببین جوانەگا چاوی سۆر بوو چاوی ئەوەندە لە قوربانی بوو ڕۆژی کوشتنەوەی جوانەگام ڕاکێشا سەری ببڕم جوانەگا خۆی بتوڕیەوە دەرپەڕی کەتمە دووی لە گوندی دەرچوو ئەوە زمانی گوندی دەرێم بیرەک هەبوو جوانەگا سەراوزەکە دەبیری ئەدێت و جێ بدێ ئەوە بۆ مۆزوعی جوانەگای ببناگوت چلوێکی ڕاستە یاخۆ بەخێر بێ ئەو جا بە عەبۆی برێم جوانەگا لە ناوەندی بیری عاسێ بوو لە ناوەندی بنی بۆشە سەرۆژ بۆشە سەراوسەریش توتە خواری خەرچێ گوندی هەموو خڕبووە کاچێت و دەستی داستیکارەچ ئەوەندە گۆتم ڕێم کەن پێی ناوێ دیارەگە لە تۆڕە بووی کورە زۆر پەتکەکم لەم تەنگەی خۆم ئاراند و ڕاشۆڕمەوە وەڵاوە غیرەتی دەوێ مام سەعید حیب نەبی چوومە خوارێ ڕاست دەبن ڕاست سەری جوانەکان بڕی سەریم بڕی وەڵا بە سەری تو کەورم کردو گۆتم دەورکم لۆ شۆڕکەنەوە
دەوڵچیان شۆر کردەوە چیلۆ تێم دەکرد و گوتم هە لەسەرەوە مار بەبان بیدەنیا لەسەرەوە بکەنە خێر والله وشتشي باشت وەڵا بەسەری تو داچێ مندانان ها هەلێوێن دەگو کاکە ئەوە حسەی ماری فرانیەوە چیلۆ لە خوارە کێشام هەموو بە چیلۆ ڕەوانم کرد ڕەوانم کرد لەسەری تۆزیعیان کرد دەرێ مام سعید ئەگەر من سوارش پێم خۆت و عاجز نابی کوڕە ناوەڵا عیفت نەکرد ئەها دەرێ مام سعید ئەتو ئەو جوانە گایت بە خێو کرسێ ساڵان ئەوە سەرسەرە ئەرێ بەسەری تو وەنیە چاوی سۆر بوو ئەوەش سەرسەرم وەنیە پاشان بەڕەلا بوو غاریدا ئەوە شەرچەوم خەرچی گوندی بەسەر ئەوەی بەدووی کەت بوو لە گوندی وەنیە ئەدی ئەوەش شەرچاوە کەتە بیرێ ئەخیرەکەی کەتە ناو بیرێ وەنیە ئەوە کەتە ناو ئەوە کەتە ناو بیرێ وەنیە ئەتو نارێت لە ناوەندی گیر ببوو هەر لە ناوەندی نییە بنی لەوانەیە 3 مەتر ما بوو بگاتە عادی سەرەوە 6 مەتر بەس هات بە خوارێ ئەدی ئەتو بە چێن دەرێت داچیە خوارێم وەچی برەی سەری ئەو جوانە گایت بڕی وەڵی ئەوە پینەشی گەورەی دەوێت دەزانیت چیە کورە ئەوە ئیشێ منداڵان نییە نە ئەوە زەلامی خۆی دەوێت زەلامی خۆی ئەمن ئەو وەختی ئەمن دەرێم زەلام بووم زەلام ها نەگەما والله جوە مام سعید دەرێم ئەگەر زەلامەکی ئەو هابی معنای وەیە تو دەبی ئێستا لەگە ماڵ و منداڵت و خۆت فەرز کردێ لە سەریان لە براد نەکەوێرێ وەڵا کورە ئەمن منەتی داچی منداڵان هەنازانم هەر ئیسابیان لۆ ناکەم هەروە دەزانم خوا داشینە بەسەریت و بەسەریت و هەر ئەوەندە لەگە برم ئەو دەرە خواردە هەر ئەو تەونیا هەناوی ناپسێ والله دەنانیە والله ئەتوش عینەن تەبیعەتی من هەیە ئامنیش نییە منەتیان هەنازانم هەفتە گواتە بۆکنم پێم گۆ لەو دەقێڕا لە ئینزاری هەردیت لە غافەتی ژلەکەم بەسەردینە والله بێ منەتم لێ ژن بەسەر تێنی تۆ ئەو قاپانە بشۆ دەی ئەوە ژنەکەم ئەوە سوحبەت چییە سەبەت چی ئەو قاپانە بشۆ دەی هەست دەی ژن بەسەر تێنی واللهی خوشکم هەقتە واللهی حەقی خۆتە ئەشهدەم بالله هەقتە بەخوای ئەمیش بڕۆم باشە یا الله تەماشا خۆوەرە خۆت مەکوژە ڕاستە پێشینان و توانە هەموو شتێ بە نێوچوان و بەختە ئەگەر نێوچەوانی من سێزدە بوو سەدۆفەنی لەگەڵ تۆ چ بکەم خۆ بەدەستە خۆم نییە ئەوە حاڵە ڕۆشتا ئەوارە برای تۆ بۆتە کارەکە لە ژێر دەستی ژنی ئەتۆش بۆ من بوویتە ئاغا لەسەرم جۆ بگرە سەدۆ لەگەڵ تۆ قسە دەکەم ماڵت لە بۆ بەجێ بێڵم نایەمەوە ئێرە ناڵم چارت بە چارم کرد دەچمە ماڵە بابم نایەمەوە بۆ ئێرە ێ باشە ژنەکە دیواییش ناکەم مارت خرانەبی کامیشە ئێوە نبینی جایش تەماشا ئەو شبەکانە لە سپێنی ڕاوە لەوێ لە نەرچیان شووی ژنەکە خێرت دەگات تێمەکە هەرات سێ خەڵکم تێمەگەینە وا دەچم باشە دەچی ئینشاڵڵا دەبڕۆ بیان شوێ دەی تەماشاکەم بزانم ئێستا واچم دەشۆم باشە ئاها پێشینان ڕاستە گوتیانە مەرجی پێنیشان نەدەی بە تای مەمنون نییە کورە وەرە ئەتو وەرە ماری خۆت بینەوێت دوو قسەی بەدوێ خۆت بکەیت باش ساعت کێنجێت و ئەمن لە بامستاندیا کاخۆ ئەمن نەمگوتیا ئەمن بە زۆر لێمستاندیا ئەمن گوتم بە تۆ بزی خواستیتم ساڵ شێخ و مەلال کرداکو ئەمە مێردم پێکردی ئێوە بوو بەس ئەمن بەخۆم هەر ئەوها خۆقامە یعنی ئەبێت وەم گۆ یعنی لەبیرتە کە جیرای نوشتەکەت خستە ناوتان چی بابمە توی گرت دەتگۆ لۆ دزی هاتیمە ئەرێ وەڵڵاهی لەبیرمە وا دەزانم نیە وا دەزانم دوونەیە شایدە نییە وەچی بابت ئەمنی گرت گوتم بە شێخ ئەحمەد ئەمە بابەر باب دزیم بەس لۆ ئەوەی نییە هیچم لێ نەکاتم دەیاڵەت ئەدی بەش شەمە بەخۆنێت و هەموو درۆی دەکەی ئەو هەموو درۆی لە چێ دەرەدێنی ئای بە ئای بەستە تاکەنجینێ کچی قابلێت چی تێدایە مەسروفی لێ دەکەی چی تێدەچی یعنی چییە قابل ئەوە دوو درۆ بکرد یعنی چ بوو جەماعاتە لێ دانیشتم گوتم بە زۆر ئەوش نم لە بابستانێ یعنی ئەتو دەبی بکەوەرە کچی ئەمە چەندجا پێم گوتم ئەمن وەچی سوتفێ یعنی هاویشتم ئەتو بری وەیە یعنی چی تێدا یعنی لۆت پینەکەم ها ئەتو بچی درۆی بکەیمش لۆ پینەکەم زاکۆ منەوەی دەکەم ها قابلە چێ دەمری دەتونێەوە هەزار کەس ئەشە دەملا ژنەشی چاچەیە لە بۆ مێدەکەی ئینە دەکات لەپاش مەرگم ئەیسڵدانەکەی چاوتە تخوا وەزعەوە ئەی هەزار ڕەحمەت لە گۆڕبی بابم دەبۆ ئەم وجارم نییە بەس وەڵڵاهی ڕاست دەکرد باشە بەو دەمەی نووستی
ئەمن نازانم چ بکەم لە دەست ئەو ژنەی قورتار بم کو بەلایە کە تووشی من هاتیە هاتوو بزانە یعنی قاتی ژنی بوو چون ئەو ژنەیان لۆ من هینا هەموو شتێکی مردم هەندی ئیشی مالی لۆ کوبکاکە هەر حیا و نامووی ڕاستیدی دەفرسم دەما وەڵی ناتانم چاو هەڵگرم لەبەر برادران ناتانم چاو هەڵگرم لەبەر خزمان هەرچێ دەبینم دەرێت لە ماڵێ وەزعت کووە وەزعم کووە والله بالله اللهی نییە ئیلا ئەگەر بچم سەدەی تێبگەینم چونکە سەدە لە منداریش وەچی بە شەرداتم هەر ئەو بەهانام داهات عافیە سەدات و لە زەلامی نەگەڕێەوە عافیە سەدات و ئەو ژنە بڵێ جق ئەو تێبگات و چت دەوێ ئەو هاتەمەشای ژنەی دەکا یەکسەر دەستی ئاوی دەداتێ بەس بە حەرەکەی ژنەکە تێدەگاچی دەوێ ئەوە ژنە کاک وەڵی بچم سەدەی تێبگەینم بێ نییە دەسەکی محتەڕەمی بداتێ وەبی لەمە پاش ئەمش بێم قەق ژنەکەم بزانێ من چم دەوێ ئەرێ وەڵی بچمەکەن سەدەی لامووی باشتر فرمو سلام كوي بخير بي أحوالك قفاتكم يا أحوالك أحوالك شو عندني كرة بقرعان صدق وغريبي براتي أو هاي اليوم براقة وريتوني كرة والله هذا زانم كرة براقة وريبني تاني صار يبني كرة سنة بس بقرعان ناتانا مستق بزليم كرة خراب لي مقطع مع السنة وشر مرنا بوه كرة نباب أم شيء بس بين بلي كرة سنة ست بيبليم كرة والله هنيا لدز أو جنينيا هرنيا خريك الرصيد مرصد بتصفر إيه لو كا قالوا تسبوا كارو ما رد كرة باري تسبوا أبي تسيت بس بين بلي كرة كاكا يجي مارم بيدكا كرة كاكا حاردم بيخاوين كرة سلازم بيخاوين دكاتو كرة كاكا نيا بعقي خدايني عربونا ما يمري بالدست وشي بقرعان ما قري ما عمرنا منيري والله بريا يكتوز ببرات سوبا هر يك مود بم سوبا كرة دي ومنكر صدق كرة دي تمام بوشتو بكم بوتم ليك الربا وش صدي برام ساوى شي ليش يقوم صور كم كاكا لك ساوى مالي صور كده زاري ده زاري سيا موضوع انت دينا جيش موضوع سيا بس ساوم صور كده انا ونم زاري شتو شو انت بوك زك بناون دي ساوم كت برايستا بقرعان او ساوم سيروش براش سبيد ديت ملون ديت عمرنا منيري والله اخ باخذ فيرت كردي اولي ابي جوز كتر سين كردي امش براسي فكرم كده تبكم قصيبه من بابي ماتو قلت يا اشتا كردي هات الراس برو قصه دي براد او مشكله لو حقا وراوي بس هردو تساوي استاذ زين سيان هيت خمنا سدا دوري او يك ساعه تتفك على بيش دركا يك دقيقه استاذ سم خودا قورم ديم ويلي دكم نيا لس هيك بيراوس هو تزدين مش دين لو دانا ما علي ربال عندي مو مباشر يعني شي همانه ما تبي تبدون سدا او بيم قلت بو عشان هالقرا اوري ميلو تحديدك اديو كوا مسكارك اولا شي سيبريت ساوي راستم بريت سدوي ساوي راستد ها مسكارك كواني مسكارة سيبهم هرقرتي وتم بالا بالروجة نبي لو ها حياتهم هي مسكاركم بقرا ربي لدوري تساوم قري او تدك اللي بيش دركا شنكا ايش راكم بيتا ايش بس تقول داك تسري باب صدقوا تو مناوي داك وباب مينا ايه ايه باشا زين سيا ايش راكم بيتا بس درم مشينا او زارا لا بريدي. تقدري اعمل خزمات دام بس او زارا درم مشي بيجا دي او ابو ابراهيم هاتي ايش تشي شي هاتيا تماري وانت تسمع ابو ابراهيم ابو لا هات تماري من سي والله رجنا كذا زين سيا اخلي الراهاتي والله ام بيم خوجني بتسم بس زين سيا زور بارا استادي مو باشا حياتي لو تدت ماريان واتر بام بريدي ام تيكسو لو اتو استا واتر بامبي ام برش لي دزان بس لو يساعدك كم ديمو ساك لي دزاني لي شو كاري مال بزانا نلا واتر ده او زارة تسمع ايه او زاد صدق بيقولوا دكم باشا دتشيت بلا ساعات اللي بدا قرموها باش هاتن تشارقك روشتن تشارقك يك سارق يج وسطاياتي دكاي دبيت السيت سارق نانا ساعتك ايه وهيك دوره بخوت الزاني دي يك ساعات باش زياتر بينات تستدو ابي بجدانك او اشو بيت بلا بس لو ناتي لوشتي بوسطن بجدين هرو خلا ورا ودي نعم هرو اما ودي نبتر مشكله بجديني دبي زول حزم بتشاري مالي بابتا ابوها تي تايرا واتر بامبي لبو بوستي ئێستا کاکە پیکابت کڕێ پیرۆزت بێت سەر چاوم بەڵامۆکی ئەتوو دەچی بۆ جێیەکی بەخۆت و بەژنت لوو لە پێشەوە دادەنشی لوو ئەو منداڵە گچکۆکانە فڕێ دەدەنە پشتەوە بەسەری تۆ ئەو منداڵە گچکانە لە پشتەوە دادەنێن ئەوێ ڕۆژێ بە چاوی خۆم دیتم پیکەبەک لە تاستە چیدا مام هەمزە هەر ئەوەندەمزانی لە پشتەوە منداڵەک پەڕی کە پەڕی بۆ جادە قیرەی کرد حتا گەشتمە سەری باوەڕتە بێ هەموو قەلبی لە خینی هەڵکشا بوو وەڵە ئەوها هەڕم گرتەوە بە باوەشێ بردمەکن بابەکەی لە پێشەوە دانیش بوو گوتم تو خوا ئەتۆ عاقڵی ئەتۆ مێشکت هەیە ئەو منداڵە گشکۆکانت لە پشتەوە دانایە بە خۆت و بەشنت لە پێشەوە دانیشتی ئێستا فەرمودێڵە هەتا گەیانمانە خەستەخانەی باوەڕتە بێ ئەوجا نازانم مامرد ئەوەیان نازانم ئێ کاچی کات براجان ئەتۆ دەچی لۆ جێیەکی ئێدا منداڵەکانیشت دەکەن خۆت دانێ
لو قڕی بەسەری ئەو منداڵی دەکەی والله وێ بەس کورە کاکە کا بەسورە تو گەنجی ئەو زمانە تێچ دەکەن ئەڵان نعم کورە دەکەن دەزانم هەر وەڵا هەموو شتێکی دەکەن کاکە سواری ئەو ماتۆڕان دەبن ئەو ماتۆڕانە دەری زەنگە زۆر ئەو ژەنگە زۆرەکە کاکە سەب ڕاز دەری هاواریان لە دوو دەبینم. ئەوەندە تیژ دەڕۆن یەکورە بام خۆ نەکەتنێ دووتا دەبینم برام دایان بینم بەخوای دیتم کاکە وەشی لە بەنی سان ئەو هەنێکە لە کاتش لە دەستی وەرگرت عەفرەک لێ درا بکەتە ناو عەفرەکە کاکە گەنجەکە خۆی عەدم کرد السلام عليكم. عليك السلام كويتو باشی مام سعید سعد. والله ئاوادارت کردەوە فەرمو دوقتي لقى مام همزة بكم. أري والله. علي مام همزة كويتو. علي أو أنقو بحسستان ذكر. والله باسی ماتۆڕمان دەکرد گەنجان و ماتۆڕمان دەکرد گەنجی أري ئەو والله. زمانەی أها مام همزة. أود زاهر تازة في رادقة ماتور رقم هيا أو ماتور من بلازكان. لشين دري ما؟ لهوليني لبو بردي لسه. إيه كاكا هێشتان ئەو سرێ نەکرابوو ئەوەی سەگەی پردی مام هەمزە نەکراوە باران دەباری کاکە ئەو زێی پردێ ئەو مل هاتم خەرچی پردێ نیە خەرچ پردێ بەڵێ هەموو ڕقیان لە دوڕ دەستیان بوو دەیانگو ئاو ڕامان دەماری وەڵا کاکە هاتم ناگەڕێمەوە لە چاوی ماری کاکە ڕاست هاتم ئەوها وەک موسی لێمدا لەو ئاوەی دەستت خۆش بێ شەقم کرد إيه والله كعكة ماتور نيت دري برازة دستم تاقل قلت راح بن آوي ثم بن آوي كعكة هەندێک دبي لولای نوی کە نوی هەندێک لولای نوی بس سري دنيا ديتم مرورك لين دري وازي بزيش توالي لبن آوي دقري ماسي دقريتر بس كورە مارت خەڵکی سعید كورة بێدامت کرد كورة دمات خرانة بقابلة درويدكم أو زتو ولا بزانا كعكة قرجارة كتبيش ناچارم لێم دا لە قژانی دەبەسەیت و مرور نییە ئاگاشی لێنە بوو ڕقەمیشی نەگرتم ما شاء الله ما شاء الله ئەرێ تو بە مناری ئەفسودا دەراتی ئەو سەلامەی دەکەی ئەوە جار و باردی و پێکەوە دادەنیشن و دوو قسان دەکەین و وەڵڵاهی نییە ئەوە ئەمە سێ سال جارە نییە تەجروبە دەکەم لە هەر جێژی ئەمن دەچم ئەو سەلامە دەڕۆ ئەوجا کەیفی خۆیتی ما چێ بەسەریەوە ئەوزە ئەتوو بە من برێ ئەرێ ئەتوو ئاگا لە ماری حەمەدەمینی نییە لە دەشتی کورە برام حەمەدەمینی چی و حاری چی حەمەدەمین لەوەتی تەراکتەری کڕیە مەرحەبای کەس ناکە ساعید ئەو بەڕاستە ئەدی کورە ئەوزە داخۆ چ کەسە تەنەکتەرە چی کڕیا تەنەکتەر ئەمن تەنەکتەرم هەبوو هاتوو کاکە تەنەکتەرێکم هەبوو نییە تەنەکتەر دەدگۆ شۆفەرە ما شاء الله ئەوە جۆتم دەکرد لە دیوی بەستی شەرقی کاکە هاتم نییە هاتم بەناو بەستێدا هاتم گەویستمە ناوەندی بەستێنیا لەگە ئاوها لێی دام کاکە ڕاست لەسە تەنەکتەری هەری گرتم وەڵا بە برای خۆم برێم هەری گرتم هەر ئەوەندە پێکرا تەنەکتەری بدەمە بۆش دامە بۆش و ئاو ئەمنی برد وەڵا لێمدا بە مەلەوانی پەرریمەوە کاکە وەڵا یەک هەفتە ئەوەنە نیشتەوە وەڵا بەسەری تو ئاو نیشتەوە وەشی دەچم دەبینم تەنەکتەر هەم لە سلووری دەگەڕی کە کورە ئەو جەوەرە سەعید ئەتو خۆ لۆچێ ماندی دەکەی کورە ئەخەت وەرە دەوی خۆ لۆچێشن دەکەی کورە وەرە چی نسحەت دەکەی چی ئەخر لێ وەردەگری ئەخەت وەرە قسەی نۆ دەکەی لەکن دەڕواتن دەوەڵڵاهی ئەمە شێتم ئەگەر ئەمە شێت نەبم تخوا ئەمن ئەو نوع پیاوەمە قسەی لۆنگۆ بکەم بەس قەیدی ناکە خەتای منە خەتای من بۆ نییە کاکە سەدا برێ ئێستا نیە ئەتو بۆ دانیشە ئەمە وردە گازی دەکەم بەس توخوا پێینەرێ ئەبوو هاتە بۆ دن کورە دوایە پاشە تونێ دەچێن بم بە سینەمە لەوەم دەترسیۆشێت و بڕۆگاسی کە بزان چی لێ دەکەم بزانکە فیلمی دەسوێن مەکارە کودەی برام عادسکە بانە دەبم مەکارە تااقەتم نییە بە هێواشی هیچ بۆ سوود ئەوها؟ دەبڕداشانی گازەکەم تریفا کورە خۆ کەس ئاگای لە دەرگی کەس نییە ئێبراگچکەی خۆ نابی لە پێشوە برێم وەڵا سەد خۆزگەم بەوی کورە وەڵا دەست و پلم نەمایە لەگە جلک شوشنێ بە قورعان بەدا قەرژی زنم ناوە کورە کەس هاتیە چێ کاکە سەدا ئەوە دێ بەس بتبیرم قوربانت دەبم نییە قەسای وهای پێ بڵێنیە بیتاوێنیەوە بیکێ قەتراوە لە پێشم و بینیە شەرمم لێ بکە بە حیاتی نییە قسەت نەتانی قسەم پێ بڵێ باشە ڕەنگت تێک چووە ڕەنگم تێک نەچوە نە ما ترسێ براتم بزانە ئێستا چی لێ دەکەم بەست خوا ئەگەر شتفە بوو گۆتی خێرا هاتی ئەولایە بڵێ ڕێم کەت بەولای گوتم باسەرەشیان لێدەم کورە سەدە نییە برا لە پشت برای بێ بە قورعان کەس دەرحەقمان نایە بەلاژ نایان گوتێ برا لە پشت برای بێ مەگەر قەزا لە لای خوای بێ کورە حەمرت نەمینێ بریای شتم هەر نەبا مارە کورە ئارەقەت بە مکرد بە قورعان تریفا
تري سەدۆ بەخێر بێ خوافتکە یا خۆ براشن کوی باشی ها عەبۆ لە کوێ بووی حياتم لە پێش دەکەی دانیشتبوو وەڵا بووە هەڵا گوتیان مامڕۆف مرد وەڵا مژوکی بڕشی پێچ و چمێ دەرێ وەڵا گوتیان نەمردیان وەڵا بوو گوتیان نەمردیان وەڵا کاک گوتم با بگەڕێمەوە لۆ لێرە بوو مادەم نەمردیان وەڵا هاتمەوە سەدام دید وەنە بوو سەدا وەڵا کاکە گوتم سەدەوە دەڵێن مامڕۆف مردێ گوتیان لە پێ ڕادەزانم مردیان تو تازە زانیتر وەڵا سەبەقە چی دەوێن دەڵێ نەمردی بوو مامڕۆف بلێ مەوزوع چ بوو مەوزوع مامرۆڤ سات بەچی کرد بوو گوتیان نەمردی وایە ڕاستە گەیشتی لێرە بووە هەڵا گوتمان چێ گوت وەڵا مامرۆڤ مرد وەشتی دەوێن دەڵێ سەدا گوتی بەعەقڵم نەمردیە بە قەسیوە دەکەم وەڵێ سەدا وەڵا کاکە گەڕای دەوێنە ئەی تۆ نازانی نیۆڕۆ وەختی شوی لێ نانە بەرێ وەڵا حیاتم دەزانم بەس ئیشەکە وەی لێ هات گوتم ئەگە مامرۆڤ دیاغە دێت تەماتەم بۆ ورکە سەدۆ تۆ شاتی بۆ برم شاتە وەڵام براژن عەقێکی درەنگە ئەم لۆ براژنی خۆم بەرچاوە هەڵە تۆزە خێراکەن کورەوە تو چ دەکەیەوە ورچ دەکەم نابینی برنج و ژار دەکەم مساعدەی برام دەکەم دەشتێ برنجی وژار دەکەم کورە تویشی منت قورستر کرد دەزانی ئێ کورە برای من دەزانیت چێ بەجێ بکە بەجێ بەو خودای گەلە هاراوژ نەخۆقم ئاوە چی نەدان کورە تو زۆر ئەنتیکە بڵێتم لۆچی نابۆ تو چت کردەوە لە بۆ من ئەو بە قسەی تو بە هەم کە بە دوو دەقی عاقلت دەکرد واللهی عەبۆی برام دەزانیت چیە بەجێ بکە بەجێ باش دەلێ بۆجێیکە کورا من لە بەخاتری توی هیچم تاخیر بوو ئەگەر نامکە شیوەکەشم لێ نابوو حەف زەمان وشیش قورا بوو سنابووە هەر حاضر دەبی هەدە تو ئەو فشەفشەت دەکەن هەمکە دێم وها دەکەم بزانە و برنجی دەبژێرە تو ئامەزانە مەعلانی لەویشانە لێ ڕاهاتیوە نییە لۆ بحقی خدای نییە دەبی بچ بە قەبستاری بچ بە سەرگۆڕی بابم هەمووی پێ برێم بابە وەڵڵاهی نییە ئەولادەکەت بەجێ نێشتە بە ئەولادی بچی هەستە بڕۆ دەرێ هەستە من براگەورەم لۆچەی نایە برنجەکەی ڕێش برنجی ڕێ ئەرێ وەڵای کاکە دەڵێن سەعید زۆر نەخۆشە بڕواکە من ئاگام دێن یە سەلامەتە ئینشەڵڵا خوا خێر بنووسێ وتت برا واجبە با بڵن سەردانێکی بکەینەوە کابرا ئەرێ وەڵا دەبێ بچین سەرەکی لێ بدەین کاکە وەڵای کاکە من نایە مەلا هەمزە عیبە ئەو قسەیە چۆن نایە جیرانە کورە کاکە دەهاتە نای خۆی ئای لە بەخاتی درینگۆ دێم ئەگە نا سەعید ئەو پیاو نێم بسمک جیرانە برا ناخوا بێنە یا الله کچی هێواش وەڵڵاهی هەها ژنەکە ئەوە دەرێن کابراەک لاقی ئەوەندە نەدێشە چۆ دختوری ڕاست لاقیان بڕیەوە ئەوە لۆ شایدش ئەوە لە دەرکەیاندا سەعید فەرموو سەعید ئەوە چی خێرە سلام عەلەیکم عەلەیکم ئەسەلام سلامەتە ئینشاءڵڵا ئەسەلام سەلامەتە خوا ڕەحمەتی بکە یا ڕەبی یا خۆ بەخێر بێت ئەنە سەعید ئەوە چی خێرتە وەڵڵاهی کاکە تاو لەرزم دێتی تاولەرز کورە برا گوێ مەدە مێش جارە لە عەسکەری ئاوا توش تاولەرز هاتم ئەوە بە قسەی عەسکەری بڵێ. ئەوە عەسکەرم لە کوێت شەڕەکە تۆ بە تۆپی دەکەوی یا ستار کاکە شەڕەکەم کرد خوددا دەزانینە زابتەکە هەزار جار دەگۆ ڕەحمە لە داک و بابت وەڵا کاکە وە بزانم بە چاوی بردم ڕاز لە پەنادا بابەی سوورامەوە ڕاست تووشی جوندی بوو ئەرێ کاکە نەڕۆین ئێتە ڕاستە برام زانم ئەوە تووشی جوندیان بۆ چی بەسەرات چی بە دەڕابەسە بزانم نەتیجەی بە چیەکەی برام ڕاوستە کاکە ڕاست هێشتان مایە سوارفەمایە وەڵا کاکە لە پەنادا بابەی سوورامەوە بە کاچی خۆم برێم ڕێک و پێک جیرام وەڵا جیرام کاکە بە کاچی خۆم برێم ئەمنیان بەدیر ئەمنیان بردە سعودیا ئۆی فەقیر کاک بیغلی لە سعودیا دەسوڕامەوە لە ناو بازاڕی چیژەکەم دی چادە ساری چاوی ئەوەندە بوو بروی ئەو هاوەچی کەوانەی سوڕا بوو ماشەڵا عشقی ئەو چیژێ ڕاست لە دریدام کورە کاکە دەبە هەستن چۆلی کەی کورەکە ڕاوەستە مامەمزە دەڕاوەست ڕای خوددا عافوت کە دەسوافەکەی وا دەجێڕمەوە بە هەندشکە کاک بیغلی عشق لە دری دام وەڵا لە دووی چوم عیشارەتێک لە من عیشارەتێک لەوی دەی کاکە عیشارەتی ڕاکێشا وەڵا ڕاست حەزمان لێک فەریم هەستام وەڵا مارین دیتەوە چوم سەلام عەلەیکم ئەسەلام گوتم کاکە وەڵاهی بتانەوێتان پێتان خۆش بێ پێتان ناخۆش بێ ئەمن حەقیکی ژێم بوومە وەڵا ئەوانش گوتان یا ئەهلەن وەسالێن یا سەرسەریمە یا سەرچایەمە چیش پێش چێشە حەلۆتونێ بلۆ چێیە کاکە وەڵی تەعەمونم نەما درم تەقی دەبا حەسین بڕۆین کاکچی خۆم دەڕاوەسم برای خۆم دەڕاوەسم پاک کوورە فەرمو دو قسەی خۆت بکە وەڵا کاکە لە چێندەرێ بوو چیژیان لێ وەڵا کاکە گوتی چیژەن لۆتونێ بلۆ چێیە بەڵێ وەڵا کاکە ڕاست لیان مارە کردم لێیان مارە کردم وەڵا هەفتەک لێم بە کاچی خۆم برێم وەڵا سواری ماسلی سەچی بووم زان ڕەشەکان هەیە پێم نییە شیر بووم لە بوو هەولێری وەڵا ڕاست هاتمەوە هەولێری ئەک دەست خۆش بێ وەڵا بە کاچی خۆم برێم هاتمەوە کاکە مارم دانا مارەی خۆش دەبینم ڕۆژە وا دیمەوە
کاکە ژنە نوکە جدی فرمێس گوتم ئۆی فەقیر کچێ ژنی ئەتوو لە چت کەمە ئەخەوەرە بزانام لۆ دەکەی گوتی وەڵا سەعید ئەوە ئەمن عەزم لێ سەفەرەکی سعودیا بکەمەوە غەریبێ بابم دەکەم گوتم درم فەقی دەبا بڕۆین ڕاوەستە مارتخرانە بی ڕاوەستە ئەی هاوە کورە دەرێ ناین لەسە سێری سوتایە وەڵا بە کاچی خۆم برێم گوتم کچێ هەستە لێرە هەستا گوتم لۆ چما ئەمن چما بە ئامان و زەمانە تو منە لۆ چما ئەتوو بە فاتحە لەک نەم دانیشتی هەستە بڕۆ دەرێ وەڵا بە کاچی خۆم برێم دامە بە ساپڵ تاقان وەڵا دەرم کرد دەست خۆش بێ وەڵا کاکە دەرم کرد ڕێگرت بەربەیار ڕای لە سعودیا ڕێک و ڕێک ڕاست تەلاقمدا و تەلاقنامەشم لە بۆ ڕەوان کردەوە باش پیاکە توکەی عسکەری کردی ها ئەدێتون نەتگۆدە من لە کە ناوم گەڕاوە لە عسکەری یەکسەر بۆمە پێشمەرگە و چوومە سەرێ لەگەڵ تفازە گەڕامەوە ڕەحمە لە داخ و بابت بەبێتی نامەوە بە قسەی پێشمەرگەی ئەوە کاکە مێشکم دەقیدە هەستن با بڕۆین هەتر تامێک چوە دەرێ بزانێ ئەوە با ئەو مۆزوعیان لە قیز نەچیتن ئەمن لە بۆ تو دەژێرمەوە ئەتوو هەروونیە لە کەژنەکانیوان بجێرەوە لۆ ئەوەی بزانن سەعید چ پیاوەکە ئەوە پێشمەرگە بووم یەک خەریتەم ڕاست و چۆک لە خۆم بەستا بوو یەک شەڕ بوو خۆم لە پەنا داخمای نابوو لە چای گول لە جیبەی دەهاتی پێشمەرگەهاتی چی و داخمای چی ها کچێ تو دەڕاوەستە یەک دەقە ڕاوەستە مارۆدا وز بە وش بێزار بووم لێ دەستە دووچوورە کچێ وەڵاهی دنە هەرتەوا دەکەم وەڵاهی گولە بە گولەی دەکەن خورما بەر بۆ خورما لە تەنیشتم بوونیا نەمدەتانی بخۆم داوەشی ژنەری وڵا ئەتووەرە مەجال نەدەی پیاوەکە دوو قسێ بکالۆی بچی لە کەژنەکەم بجێتەوە بۆ بێخەرک مەحتی مێردت بکاتت بەختونی چوانە بەختونی چوان لاقم ئەی بابە لاقم چەندێشی کورە یار قەولم داتێ وەڵڵا ئەمنم وەک تێری سازم ئەو دارە من ئاگری جان وەڵا دەچما دەخوازی وەڵا بابم دەزانیت چییە دەرەجەیە کە دەرەجەیە بەس یەقڵ نییە بڕک بێ ڕەنگە ئەوە تەماتەشکەم زیاد کرد باو باینزانش زیاد کەم کودیە چیش لەگەری بڕوە کورە شەرەف داخەم نوشی و کردیان گۆتێ کورە وەڵڵا لێ نازانم چ بکەم چ ئاخر نە سوچی خۆمە سوچی خۆم تازە بەدەستگیانم کرد بۆ چووینە پیاسەی پێمی دەگۆ ئەبۆ دەزانی برنجی لێنێ دەم بۆ ئەرێ وەڵڵا برنجی لێ دەنێم قەپای لە پەنجەی خۆت دەدەی ئەبۆ دەزانی دۆلمەی دەنێ ئارێ وەڵڵا دۆلمەی لێ دەنێم ئەتوش نازانم چی من لێنێ غێر سوچی خۆم بۆ هەرچی دەگۆ دەم بۆ دەزانم بەس ئێستاش تەواو چ عیبی نییە حیاتم پێشتەکە چۆنە بزانم حیاتم بەس تامکە بەس ئاگان لێوی قەپای لە دەستە خۆت نەدەی دەبێنە بزانە ستۆ شیوەکم لێ نابزان ستۆ تەشریبە کە دەرەزە یەک ئەوە چیە بۆ لە سوێرە سوێرە ها ئاوی تێ دەکەی ئەوە چیە پێشتەکە بۆم نرێنە عەبۆ حیاتم ئەمە چێشتەکانەوە هەیە حیاتم ئەوم تێ کرد بزانە ئێستا تامیکۆ بزانە ئێستا تامیکۆ ئەوم تێ کرد ئەوە چیە عەبۆ تۆ شیوە ئەوە چیە لە بەهێنی تێکردو خێ تێکردووە حیاتم قیچەشکەش ئاوی تێ دەکەی چمان زەرەر کردی باش عەبۆ چێشتەکانەوە هەیە چ بکەم حیاتم وەڵڵا ئەوەندەی لێ دەزانم بە قورعان نازانم هەستە لە بەرچاوم دەی هەستە لە بەرچاوم عەفوم کە نەمزانی بە قورعان نەمزانی حیاتی ئەوە بۆ چێشتەکە لێ سەقەت کردم عەبۆ تۆ حیاتی دەوەرە چاچیکە و بڕخەیتەی کە چادەی چی چاکەم بڕکە بۆ نەخێتۆ ئەوە برام بمگێ ئەوە سەدەی بە قورعان ئەوە سەدەی برام وەی بابا کورە چ بووە سەدا کورە چ بووە چێ وەی لێ کردی کورە چاوم کۆرە چێ وەی لێ کردی چێ کاوزانم کورە کاکە تەشتەگاردم لە دەست بوو سمنانی بکەم تەشتم لە دەست بەر بۆ یەکیز ئادڕژا کاکە یەک ڕۆژی ئەلێرە گیر کردم چێ کورە دڵخواست خۆشن نییە بەرایە مانەوە خۆمان بێ کەسێ ئای لە خۆمان بەخت ڕۆژێ وەرە سەلامەک نەبی دیفاعمان لێ بکە ئەو دوو ژێ بدە سەرکەردی ئەوە لێهاتووە وەڵی هیچم نەکرد بێ قیچە ئاردم لە دەست دڵخواست چیرۆکە چێ لێ دەدای ئەی دەستی خۆش بێ ئەی بۆچی وای لێ کردی لەبەر چی وای لێ کردی وەڵی هیچم نەکرد بنارە بۆ ئەم دوو کار دەڕژا لەجا قەچێکە خۆ مناڵی بۆ ئاردەڕێژی دەستی خۆش بێ وەڵا والله ولاية الله نية أمم بام نية أمم بام بحقي وخدايا نية أمم خبازم دشكان دام كده هرش أنا وقولي أنا بخورك كيف تذكر بارشتا عفو حياتي أو دليه وين أخو محمد ويراني برام مكاولي والله برام عدم كده برام أي بابا سيرجنا كتوزك رحمة دبي ويزدان دبي دلو دكلو وجدان ما بها أو أخوات هاي صوت مالي بلاد ترسا أو أردت فرش أو أردت فرش أنت صاير راسك خواوە حاڵە سعیدها حیات بردومە لە کۆڵانە ئەرمتمە کۆڵانە ژنەکانی جیرانمان پێم دەڵێن مێردەکەت قسەی ڕاستی لە زارینەیەتە دەرێ ها هەمووی گوێمان پێ دەکەن شەر بێ بچمە ماڵە بابم نەیامەوە ڕاوەستا
تو سهراتك كثير دەکەم قلت نەتیش خۆشم بشم و سهراتە هەرای چما لۆ دیارە من نازانم قسەکانی تو هیچی ڕاست نیە ها گوڵان حەوە لەچی دەیخوا لەسەر پێکانی خۆتەوە عبۆی هەرایە نازانم دەێت شتەشان لێ قەومە ئەم گوشتنەوە ستانەوە نەبووە گوت لە ماڵ عبووی هەرا ئەرێ وەڵا لەوی شتەشان لێ نهاتبی خوا بەڕاستە ئەرێ وەڵا دڵا بشین کچژنە باسی شلون يدي؟ من بقرآن ولا بداية بقرآن راس لكن ما مولينا ده انا بقرآن وانا هردوك لما ينده ئەوە چێ هەرا هۆریایە ئەو خینێت چێ بەدم چاوتەوە ئەوە چێوای لێ کردی دڵخوازە تۆ لێ کردی بابا جان ئادی ڕستیە قاپ ناشوە شەیتانی دەکەم بە قسەم ناکە ئەو جاوای قاپ شوشتەیە ئەوەی ئیشی ماڵەیە دەزانیت چییە قورآن بەحەقت بەسەحەبت ئەو جارێ لێت قبوڵ ناکەم ئەمن پێم گوتی سەد جار دەبێت ڕێزی مێردی خۆت بگری هۆتتان ڕێزی یەکتری بگرینەوە کەی ئیشی ماڵەیە ئەتۆی ئیشی ماڵێ تێگەشتی ڕێزم نەیکردیە بەخوا بابا بەڵاو بە قسەم ناکە كنا ماما بقرآن يتسمى كرديا ام ريزي دقرم احترامي دقرم مو يشتشي دو دكا بوازن ليدي ترسي ما همزان سيدي كرديما باشە تو بیبی بەو پێوە لە خوشکی من بدەی جارەکەت لە فکرت نایچین بەسەرت هێنا كاكا بيخلي بقرآن أولى من الهدايات وبس تمشي إذا مسام كبوي تبقى بقرآن لازم نقولوا ولا مبوي ناقر ونيا حياته ما معدل من نادي من دنجناكم كاكا بابا يتمنى نقردوها أو أخوي تاي وياته فوق الدمية بقرآن بيخلي بقرآن وهانية بالله وهانية بالله وهانية بقرآن راوسنا وسهران الوقت صار خلوك يقنا ولا كاكا أنا تيمكن مزام ما رجعش عنقولوش رأيتك كورة والله كاكا مزا بقرآن مشترن نسور معايا نازل مشترو هرايا نسات شيا وما ممزا وهذا فالمسوري برام سيراتيا لمتايبة سيراتيا والله يا بلاش لي دام بلاش انا والله الا مارك ايشي ماريان لو دكين كاكا ماريان لو قارن دكين ناني دكرين شي لي درين كاكا والله اللي ما رازلينا معدل او هفرتنا وهرايا اي والله الا بما بيقليش ناهرين دنجيب كان بغوايا خاصه لمن هلا بما بيقلي ناهر من دنجيبكم طبعا ما ممزا ريزو يحترم ما بيني شنو ميردي ابو نوعيده بيفربو كلنا والله احترامي جنو مداتي قد اوها نابي ئەمن وەمزانی ئەنگۆ خۆ بەخۆی بەشەر هاتنە هەوردوگرا یەکسەری شکایە و یەک دووچەوانی بووکە پۆقڵە وەڵڵاهی قەت ئەوها نابی با پێتان برێم ئەمن وا چیژ کوڕم بە ژنم لەو کوڕەکە من ناچیشم بە مێردا هەتا ئەلعان لە گورێ گراتر بە ژنەکەی خۆم نەگوتێ بەڕاستی ئەو زۆر احترامی من دەگری ئەمیش احترامی و دەگرم ئەو بە قسەی خۆش ئەمیش هەر بە قسەی خۆش بەس سلێمان ئەتۆ عیب ناکەی ئەو هەرا هۆریایی دەکەی مام حەمزە ئەوە خوشکمە مەجبورم دیفاعی لێ بکەم کورە دیفاعی چی ئەتو دەبی خوشی خۆت تەمبێ بکە و پێی برێ دەبێت ڕێز لە پیاوی خۆی بگری بەڕاستی قسەکانی تو تەواوە کاک حەمزە من غەڵەت بووم بە هەڵە ڕۆژم زۆر من پشتی خوشکەکەی خۆم گرت کە ئاو هەلێ هات بزانە تریفە لە ئیمڕۆ بەولاوە ئەبێ ڕێز لە عەبۆ بگری وەڵڵا یەک قسە زیاتر بە عەبۆ بڵێ قبوڵ ناکەم خەتای من بی پشتی تۆم کرد عبۆ گیان داوای لێبوردنە لە یەکەم داوا لەو ئافرەتانە شەکەم وەکو من بە هەڵە نەچن ڕێز لە مێردەکانیان بگرن من داوای زۆر لێبوردنە لە یەکەم پەشیمانم عبۆ گیان مام حەمزە سەد لە سەد لەگەر قسەکەی تومە ئەمە جارێکی بیغلیش ویستی غەڵەت بکە ئەمە ساردم کردەوە ئەمە نازانم کێشە لەبینی چیژەکەم و زاوایەکەشم هەیە بابا جان تۆ چ دەرێ بە خودای ئەمن دانیشتبوو منانم دەکرد بەخۆی هات سەری بە تیرۆکەکەیدا سەری بە تیرۆکەکەیدا بەخۆی کەوتە سەر تیرۆکە ئەمە قەت بەو درۆیانەی تۆ باوەڕ ناکەم مستەحیلە تێگەشتی قەدرۆم کردووە لەگەڵت بابا جان ئەتۆ جێ لە من بێ بەرێ ئەمە ئاخر جارتە و دوا جارشتا پێت دەڵێم دەبێت لێرە بەدواوە زۆر ڕێز و احترامی مێردەکەت بگری ئەگەر ڕێز و احترامی دێنەگری ئەتۆ چیشی من نی لانەی حاشاش لێ نە بابا بە قوربان دەبم حاشا لێ مەکە دەنا خوداش لێم خۆش نابێت تۆ چ برێ بە قسەت دەکەم برێ بمرێ دەمرم سەدۆ جان دەها قەت لێت نادەم مەبەستم بە قسەت دەکەم بڕایت بێ ئێستا نیوچوانیشت تەدایی دەکەم من پەشیمانم بە خودای زۆر پەشیمانم وعد بێ دا بەشەر نایم لەگەڵت والله مامە گیان ئەو مشکلەمان گەلە لە مێژە هەیە بەس ئەم پێم حەی بوو خەڵک تێمان بگە و مارە خەزورم بزانی ئافەرم کوڕە هەر تەعاملم کرد هەتا ڕۆژمان گەیشتا و ڕۆژەی دنیا و بنیات تێگەی بەس مادام وعدیدایە ئەمیش عەفوی دەکەمتەوە دەی کوڕم تخوا خێر بنووسێ ئەتۆ شۆکی پێم گوتیەوە ئاخر جارتە زۆر ڕێزی لێ دەگری پەشیمانم وعد بێ پەشیمانم باش ئەمیش پەشیمانیەکەم قبوڵ کرد کورە کاکە والله لە هیچ دەور و زەمانە چی ئەمن نەبی تێژن و پیا ئەوهامی کو دەبی ئینسان ڕێز لە یەکدی بگری
احترامی یەکدی بری یەکدیان خۆش بێ ئاخ دەبێ وابێ چەند خۆشان گۆی ئێستاوا بە تەبای ڕاوەستاینا هەر کەس یەکتیان خۆش بێ ڕێز لە یەکدی برین ئاخە دنیا کۆ دەزە سەر یەکە ئینسان احترامی یەکدی و ڕێز لە یەکدی نەگی کاچ خۆم دەبێ ئەو هابین ئینسان تەبا بن تەبا نەک دایم دژمن کارم لێکدامی فرو مام هەمزە کورە ئەتوو ئەو شتانە هەر دەبی کاکە شەڕ و ئەولا لە بینی ژن و پیاە دەبی ئەتوو ئەو مەکەمە وەڵی دنا با پێت برێم ڕۆژەکی ئەمن نییە ژنەکەم ئەمنی هەندی لێدام لە 3 ڕۆژ و 3 شەوان ئەم بەس لە پستیان گرتم هەی خوددا ئافوتکە ئەو چەدەنە لە گوریە گرانتریشم بەش نەکۆم نەگۆ ئەو دەژنەکەم وەنە بخچێ وەڵاوەنیە وەڵی مام هەمزە سعید ئەوەی دێڵێ ڕاز نییە خۆ ئەتۆگە قسەی پێی وەڵی ئەو چێت و قسە دەکەی ڕاستە درون دەگیرێ خوا ئەفتەزانی ئەم چەند لە مێژە لە توی پڕم ئەو درێ من نییە ئەوەندە ڕقم لە تو دەبتەوە هەتا ئەڵان قسەی ڕاست نەکردێ کورەش جێرە نەبە خوددا ئافوتکە خدا بخۆی نعلەتی لە درۆزنی کردی ئەو درۆیان شاغدانە چێ دەکەی ڕۆژەکی نەمدیت قسەی ڕاست بکەی هەر دەکەیەوە درۆیە هەر ئەوە دەکەوە درۆیە چیەوە هەم درۆیە دەپەشیمان بۆ چووکی ئەو خەڵکی بزان ئەوانە لێکداندا ڕێزی یەکدیان نەدەگرن ئێستا ئەوانە پەشیمان بوونەوە هاتنە قەناعەت کە ئینسان دەبێت ڕێز لە یەکدی بگری و یەکدی خۆش بێ و تەبا بن دەعەبدوژۆکی ئەوانە پەشیمان بۆ بریکرێ وڵای چی درۆ ناکەم ئەشەدەک لە هەردی دووە ئەو قسانی دەکردن هەموو درۆ بوو وەڵی مام هەمزە وەلو ئەو قسەیە زۆر قورسشە بەس وەڵی قسەکە تەواوە خۆ ئەگە پیا و حەقی برێتن خۆ گوڕ نابیتن وەڵی کاکە مام هەمزە ئەمریش وەحد بی لەسەر دەستی تو مادام خوا نەعلەتی لەو کەسێکی دەکە درۆی دەکا وەحد بی ئەمریش ئەلێرەوە هیچ کە درۆی نەکەم حتا دەورم بەس ڕاستی بێ احترام بقرا لبيشان يعني وازنك انا من يعني ايوه هذا جزء مشكله والله قدر مەرجی پێنیشانە ڕاستە گوتویانە مەرجی پێنیشانە ئەگەر بەتانە بێ مەمنون نییە مەرجی پێنیشان دیاری سەدا مەرجی پێنیشان بەتای مەمنون نییە وەڵا گاگە بەخوا من لێم نێوە بەسەر دەستی خۆیان بەر بۆ کەسی دەستی خۆی بۆ گاگە کاکە بڵێ لەبەندە تەنەڵات خۆی بە دیوارێک بە قورعان ویستم مەشتوب بکەم ڕۆژ جیاوا چاوم لێ سۆر کردەوە لەگەر کاکەز والله درجة والله يستمشي بس قاعد تصاوم شو كنت ولا ضرفه راجلي هذا قاعد راس الله يجزانا کاکە بەسەری بوونیە هاتم ڕاست ناگەڕێمەوە سەلامم وەختمە ڕاست منم لە ئاوێنە ڕاست دەرکەیان کردەوە تەرقەی هات ئەو ڕاست ئەم ژوازم لێ هینە کورە چ بەس پێم برێ کورە چ دەکەم برنجی بژار دەکەم مساعدەی برام دەکەم کورە تویشی منت قورس کرد قورس کرد کاکە دەی جۆرە سنیە برنجەکە لە مارێک دەنێ بژار نەکەی دەرەچینەکە بینە بەڕۆی دام ئەوانە ئەمن وەمزانێ ئەنگۆ خۆ بەخۆی بەشڕاتینا ئەوە یەکتان نیوچەوانی شکایەکان نیوتەوانی مۆر بووە بەڕاست وده كاكا بيقلي بس حزناكم من داري اشتي بقلب پارە مارەت پێویستە پارە مارەت دەوێت والله تخوزي باري وسعت والله صدقم شوف ثاني خيزانه كمان خەیناکە براژنی خۆمە يتصعب والله نقاط والله بس تەماشا من بکە ئیتوات چنیە كلك لك كابوم بكابوم يدي دانيا فيلم الشارع قريب خافکە یاخۆ براژن باشی كاكا راقنا ولا لا يقرب اي كذا والله جابه فقال انا شو خارج لازم تجيله ਰੱਬ ਦੀ ਸੋ ਤੇਰੇ ਉੱਤੇ ਮਰਦਾ ਤੇਰੇ ਨਾਮ ਦਿੱਤਾ ਕਰ ਦਿਲ ਸੋਹਣੀਏ ਨੀ ਰੱਬ
نەبی لە دنیاە بەس ژنەشی عاقل دەبی بڕێک ژنەشی ڕێک و پێک بی حیات نەبا لە دنیای ئەوەندەی دەرێم آخر ئەوە حالە من تێدامە کو تووشی داوی خۆماتیمە لەگەر ئەو ژنایی وەرە نەوێری دوو کەلیمە قسەی بکەی هەموو ئیشی لۆ دەکەم ئەوزە هێشتا نەڕازیە ئەوزە هێشتا بەدری نییە بڕۆ لەوی غاردە سبەی نێزوو ئاخە ئێستا بۆ سبەی نێزوی کە کەسە هێزەکی لەبەر کردبی ئەمە زوو دەبی زەرچی خۆم لەبەرکەم غاردەمە فڕنی زەق نەبوو تو قوزەڵ قورتی لۆ بینم ئەدی هەموو ئیشەکەم پێ دەکە ئەخڕ بیژنە بتبینم نییە بەختت ڕەشبی بە حیاتی مندارەچی لە باوشی خۆت نەبینی هەروەها ئۆزاخ کۆربی ئەرێ وەڵڵا هەروەها ئۆزاخ کۆربی یا ڕەبی نییە تووشی نەخۆشیەشی بی دکتۆرەکەش نییە لە هەولێرە نەبیبی بەمە ئەو دکتۆرێ بلێ ئەو نەخۆشیەیە یا ڕەبی لەسەر قادرمەی خلیسکەچی بەی بەربیەوە پشتی فەقەراتت نییە فەقەراتی پشتت مەقسەدم بە قادرمەی بکەوی چاش نەبیەوە شەلەل بی لەسەر کورسی دانیش یا ڕەبی ژنێ بتبینم وەچی مردی نییە شەو قەبرم پێ بکەن ئەبۆ هێشتا شتانە هەڵ نەگردووە نە حیاتەمەوە هەڵدەگرم بەزە دوو شەگەمایە دەست دەی بڕۆ چایەکشم و حەزرکە خۆی بە چاوان دەی خێرانکە بتبینم دەی ئەمر دەکەی حیاتی من ئەمان هەتا مردنێ نییە خزمەتت دەکەم یارمەتی دەدەم خۆ پیا یارمەتیژنی خۆی بدا عیبی تێدا نییە بەس ئەتو دزانین چییە یعنی وەچی خزمەک دێتەکردم دۆستەک دێتەکردم بەرادەرێک دێتەکردم برایەکانم دێن قوشکەکانم دێنە مارمان یعنی چایەکەم دەکەم خۆن ئەم بە پیاودا دەنێن خۆ من یعنی ڕاستە بەخۆی لە پیاوەتی کەتیمەوە نەبینەکەوم بەس ئەتو لە پێشەوان وەفکە جارێ ئەمن لە پیاوەتی نەکەتیمە تەماشا قسەی چەند گەورەیە بە خێری خۆتە یارمەتیم نایە یاڵە دەی یاڵە بڕۆ دەی یاڵە باشە باش چەند سرە زلانێکی گەورە و گرانە پاڕێتەوە جارێکی تر من قبول ناکەم زاوە ئەو تەسەڕفاتە لەگەڵ خوشکم بکە تێگەیشتی شکم جماوەیە بەل ئیسە شاقەزلێکی لێدا بوو بە سەری تو مام ڕسول نییە بڵێ ئێ کە لەگەڵ ئاغاش کێشامە لای دەمیان یەک هەفتە داخلی مستەشفەم کرد الله کچی ئەمن بەلاژ ناویتم لێنە نایەترێ تێ وەڵڵاهی نییە ئەمن چەند تەمەشای ژنان دەکەم هیچیەکی لە جوانی و لە ناسشی ناگاتە تو دەزانی لە عەقل لە معریفەت بڵێ چە بەڕاستی نیە دەبی ئەمن نانەکی بخۆم 12 نانی خێرکەم خواژنەکی وهای دایمێ بە حیاتی بابل بابی سراحەتم کردێەوە حاصل ئەوە مام سعیدیش هات تەمامان ئەی باشە ئێستا تۆ ئیشەکانت کردووە تقریبا زۆریم تەواو کردبوو بەس یعنی بڕکی مابوو تەواوکەم لە دەرکەیت لە دەرکەم کردەوە دەبینم مام سعید بووی خۆناڵێ مەیە ژۆرێ ئەجا ئێستا لە پێش مام سعیدی ئیشەکانم پێ مەکە وەچی مام سعید ڕۆی دوو قات کەیش لۆ دەکەمەوە باشە بەس بۆتم باشە حیاتم دەبڕ باشی سایم بخێرەت نیەکەم کچێ وەڵڵاهی دەبینیە ئەوە کردمە 24 ناخێر کاکە ئەتوو غەڵەتی ئێمە دەبێ هەوڵ بدەین ڕێز و خۆشەویستی لە بینی ژن و مێردەی دروستکەین یەکتریان خۆش بێ مەشاکلێکیان هەبێ دەبێ هەوڵ دەین بۆیان حەلکەین نابێ هەوڵ بدەین ئیشەکە گەورە بێت چاوەکەم دەبێ بە هەموو شوێک ڕێز و خۆشەویستیان لە بین دروستکەین یا خۆ بەخێرێ مام سعید وەڵڵاهی یا خۆ بەخێر سەرچاو خۆزکە بڕێک زووتر بە هاتبای لۆ خێر وەرە وەڵڵاهی ئەو جیرانەمانە یار بوو جوانە گایەکیان کوشت بووە گۆشتیان خێر کرد بوو گۆشت چ گۆشت هەمووی نەرمک ئارێ بە قۆڕاست ئارێ وەڵڵاهی ئەوە بە قسەی جوانەگای یا خۆ بەخێرێ مام سعید خوا ئەوە جوانەگایەکەم ڕاگرت بلۆ قوربانی سێ سارە بەخۆی دەبی سێ قوربانی سێ ئەوەی ببینیتن ئەو چ دەبتە قوربان سێ جێژنەی ببین جوانەگا چاوی سۆر بوو چاوی ئەوەندە لۆ قوربانی بوو ڕۆژی کوشتنەوەی جوانەگام ڕاکێشا سەری ببڕم جوانەگا خۆی بتوڕیەوە دەرپەڕی کەتمە دووی لە گوندی دەرچوو ئەوە زمانی گوندی دەرێم ها بیرەک هەبوو جوانەگا سەراوزەکە دەبیری ئەدێت و جێ بدێ ئەوە بۆ مۆزوعی جوانەگای ببناگوت چلوێکی ڕاستە یاخۆ بەخێر بێ ئەو جا بە عەبۆی برێم جوانەگا لە ناوەندی بیری عاسێ بوو لە ناوەندی بنی بۆشە سەرۆژ بۆشە زانە و شانسایی سەراو سەریشتوتە خواری زانێ خەرچێ گوندی هەموو خڕبووە کاچێت و دەستی داستیکارەچی ئەوەندە گۆتم ڕێم کەن پێی ناوێ دیارەگە لە تۆڕە بووی کورە زۆر پەتکەکم لەم تەنگەی خۆم ئاراند و ڕاشۆڕمەوە وەڵا ئەوە غیرەتی دەوێ مام سعید حەیب نەبێت چوومە خوارێ ڕاست دەبن ڕاست سەری جوانەکان بڕی سەریم بڕی وەڵا بە سەری تو کەورم کرد و گۆتم دەورکم لۆ شۆڕکەنەوە
دەوڵچیان شۆڕ کردەوە چیلۆ تێم دەکرد و گوتم هە لەسەرەوە مار بەمان بیدەنیا لەسەرەوە بکەنە خێر والله وشتشي باشت وەڵا بەسەری تو داچێ مندانان ها هەلێن دەدەگو کاکە ئەوە حسێ ماری فرانیەوە چیلۆ لە خوارە کێشام هەموو بە چیلۆ ڕەوانم کرد ڕەوانم کرد لەسەری تەوزیعیان کرد دەرێ مام سعید ئەگە من سوارەش بکەم خۆت و عاجز نابی قڕێ ناوەڵا عیفت نەکرد دەرێ مام سعید ئەتو ئەو جوانە گایت بە خێو کرد 3 ساڵان ئەوە سەرسەرە ئەرێ بەسەری تو وەنیە چاوی سۆر بوو ئەوەش سەرسەرم وەنیە پاشان بەڕەلا بوو غاریدا ئەوە شەرچەوم خەرچی گوندی بەسەر ئەوەی بەدوی کەت بوو لە گوندی وەنیە ئەوەش شەرچاوە کەتە بیرێ ئەخیرەکەی کەتە ناو بیرێ وەنیە ئەوە کەتە ناو ئەوە کەتە ناو بیرێ وەنیە ئەتو نارێت لە ناوەندی گیر ببوو هەر لە ناوەندی نییە بنی لەوانەیە 3 مەتر ما بوو بگاتە عادی سەرەوە 6 مەتر بەس داهات بە خوارد ئەدی ئەتو هاتی خۆم وڵی ئەم پێم خۆش نییە بچم بەس دزانێتی زۆر پاڕاوە ئێستا دێمەوە باشە حیاتم لۆ چ دەچێ ماریان ئەو واتەرپەمپی بەریدەیان تێکچۆ لۆ ئەتو وەستای واتەرپەمپی ئەم بڕەشی لێ دەزانم دەچم لۆی چادەکەم دێمەوە چاک لێی دەزانی لە ئیش و کاری ماڵ بزانە نەلاوەتە دەی ئەو جارە دەچم ئەوزە چت بوێ لۆت دەکەم باشە دەچیت بەڵا سەعاتە لە بۆ دەگرمەوە باش هاتنت چارەگەک ڕۆشتنت چارەگەک یەک چارەگیش وەستایەتی دەکەی دەبێتە 3 چارەگ نانە ساعتێک ڕێکە دوورە بە خۆت دەزانی یەک سەعات باش زیاترت پێ ناچێت سەدۆ پشتێنەکەش ئەوە پێت بڵێ پشتە لۆ ناتوێ لۆشتی بوەستم پشتێن هەرو خێراوەرەوەدەی هەرو ئاڕۆدەی پشتێنی دەوێ زۆر حەزم بە چارەی ماڵی بابتە ئەبۆ هاتیتە ئێرە واتە پەمپی لە بۆ بوەستێ ئێستا کاکە پیکابت کڕێ پیرۆزت بێت سەر چاوم بەڵام وەچی ئەتوو دەچی بۆ جێیەکی بەخۆت و بەژنت لوو لە پێشەوە دادەنشی لوو ئەو منداڵە گچکۆکانە فڕێ دەدەنە پشتەوە بەسەری تۆ ئەو منداڵە گچکانە لە پشتەوە دادەنێن ئەوێ ڕۆژێ بە چاوی خۆم دیتم پیکەبەک لە تاستە چیدا مام هەمزە هەر ئەوەندەم زانی لە پشتەوە منداڵەک پەڕی کە پەڕی بۆ جادە قیرەی کرد حتا گەشت مەسەری باوەڕتە بێ هەموو قەلبی لە خیری هەڵکشا بوو وەڵا ئەوها هەڕم گرتەوە بە باوەشە بردمەکن بابەکەی لە پێشەوە دانیش بوو گوتم تو خوا ئەتۆ عاقڵی ئەتۆ مێشکت هەیە ئەو منداڵە گشکۆکانت لە پشتەوە دانایە بە خۆت و بەشنت لە پێشەوە دانیشتی ئێستا فەرمودێڵە هەتا گیانمانە خەستەخانەی باوەڕتە بێ ئەوجا نازانم مامرد ئەوەیان نازانم کاچی کات براجان ئەتۆ دەچی لۆ جێیەکی ئێتا منداڵەکانیشت دەکەت خۆت دانێ لو قڕی بەسەری ئەو منداڵی دەکەی والله وێ بەس کورە کاکە کاڕسونە تو گەنجی ئەو زەمانە تێس دەکەن ئەڵان کورە دەکەن دەزانم هەروەڵا هەموو شتێکی دەکەن کاکە سواری ئەو ماتۆڕان دەبن ئەو ماتۆڕانە دەرەی زەنگە زۆر ئەو ژەنگە زۆرەکە کاکە سەب ڕاز دەری هاواریان لە دوو ئەوەندە تیژ دەڕۆن پێکورە بام خۆ نەکەتنێ دووتا دەبینم برام دەیانبینم بەخوای دیتم کاکە وەشی لە بەنی سان ئەوانەکە لە کاتش لە دەستی وەرگرت عەفرەک لێ درا بکەتە ناو عەفرەکەی کاکە گەنجەکە خۆی عەدم کرد السلام عليكم. عليك السلام. كويتو. باشي مام سعيد. والله أودارك كذا فرق. دوقتي لقى مام همزة بكا. والله. علي مام همزة كويتو. علي أو أنقو بحسستان ذكر. والله باسي ما تور ما ذكرت. جنزان وما تور ما ذكر جنزان زماني. مام همزة. أود زاهر تازة في رادقة ما تور رقم هيا أو ما تور من بلازكان. ليش ندري ما؟ لهوليري لبو بردين لسه. کاکە هێشتان ئەو سرێ نەکرابوو سەگەی پردی مافامزا نەکرابوو باران دەباری کاکە ئەو زێی پردێ ئەو مل هاتبوو خەرچی پردێ نیە خەرچ پردێ هەموو ڕوحیان لە دوور دەستیان بوو دەیانگو ئەو ڕامان دەماری وەڵا کاکە هاتم ناگەڕێمەوە لە چاوی ماری کاکە ڕاست هاتم ئەوها وەک موسی لێمدا لەو ئاوەی شەقم کرد والله كعكة ما تورني دري برازة دستم تاعقل قلت راح تشوما بن آوي تشوما بن آوي كعكة دري هذا الولاي نوي كنوي هذا الولاي نوي بس دري تونيا ديتم مرولك لين دري وازي بزيش توالي لبن آوي دغري ماسي دقلتين كل مارد خرج السعيد كل واحد قدامك كل دمار خرانة بقابلة درويدك أو زتو ولا بزانا كعكة قرجارة كتبيش ناچارم ليم دالا قرجاني دبسيتو مرورنيا عقاش لينا برقمش نقدر ما شاء الله ما شاء الله أنا بمناري أفكر قادراتي أو سلامة لكين والله أول جارو باردي وفيك ودعدني شنو أدو خسان دكينو والله هنيا أو أمن سيسان زارنيا تجربة كم لحال زيشي أمن دتسم
ئەو سەلامە دەڕۆ ئەوجا کەیفی خۆیتی ما چێ بەسەری ئەوزە ئەتوو بەم برێ ئەری ئەتوو ئاگا لە ماری حەمەدەمینی نییە لە دەشتی کورە برام حەمەدەمینی چی و حاری چی حەمەدەمین لەوەتی تەراکتەری کڕیە مەرحەبای کەس ناکە ساعید ئەو بەڕاستە ئەدی کورە ئەوزە داخۆ چ کەسە تەنەکتەرە چی کڕیا تەنەکتەر من تەنەکتەرم هەبوو هاتوو کاکە تەنەکتەرێکم هەبوو نییە تەنەکتەر دەدگۆ شوفەرە ماشاءالله ئەوە جۆتم دەکرد لە دیوی بەستی شەرقی کاکە هاتم نییە هاتم بەناو بەستێدا هاتم گەویستمە ناوەندی بەستێنیا لەگە ئاوها لێی دام کاکە ڕاست لەسە تەنەکتەری هەری گرتم وەڵا بە برای خۆم برێم هەری گرتم هەر ئەوەندە پێکرا تەنەکتەری بدەمە بۆش دامە بۆش و ئەمنی برد وەڵا لێمدا بە مەلەوانی پەرریمەوە کاکە وەڵا یەک هەفتە ئەوانە نیشتەوە وەڵا بەسەری تو ئاو نیشتەوە وەشی دەچم دەبینم تەنەکتەر هەمە لە سلووری دەگەڕی کە کورە ئەو جەوەرە سەعید ئەتو خۆ لۆ چێماندی دەکەی کورە ئەخەت وەرە دەوی خۆ لۆ چێشن دەکەی کورە وەرە چی نسحەت دەکەی چێ ئەخر لێ وەردەگری ئەخەت وەرە قسەی لۆ دەکەی لەکن دەڕواتن دەوەڵی ئەمە شێتم ئەگەر ئەمە شێت نەبم تخوا ئەمن ئەو نوع پیاوەمە قسەی لۆنگۆ بکەم بەس قەیدی ناکە خەتای منە خەتایم بۆ نییە کاکە سەدە برێ ئێستا نییە ئەتوو بۆ دانیشە ئەمە وردە گازی دەکەم بەس توخوا پێینەرێ ئەبوو هاتە بۆ دن کورە دوایە پاشە تونێ دەچێن بم بە سینەمە لەوەندە ترسیۆشێت و بڕۆگاسی کردزان چیرێ دەکەم بکە ئەو فیلمی دەسوێن مەکارە کودەی برام عادسکە بانە دەبم مەکارە تااقەتم نییە بە هێواشی هیچ بۆ سلوب دەبێ دەبڕداشێت بڕناشانە گازەکەم تریفا کورە خۆ کەس ئاگای لە دەرگی کەس نییە ئێبراگچکەی خۆ نابی لە پێشوە بێم وەڵا سەد خۆزگەم بەوی کورە وەڵا دەست و پلم نەمای لەگە جلک شوشنێ بە قورعان بەدا قەژیزنم ناوە کورە کەس هاتیە چێ بە کاکە سەدا ئەوە دێ بەس بتبیرم قوربانت دەبم نییە قسەی وهای پێ بڵێنیە بیتاوێنیەوە بیکێ قەتراوە لە پێشم و بینیە شەرمم لێ بکە بە حیاتی نییە قسەت نەتانی قسەم پێ بڵێ باشە ڕەنگت تێک چووە ڕەنگم تێک نەچوە ما ترسێ براتم بزانە ئێستا چی لێ بەست خوا ئەگەر سوتفە بوو گۆتی خێرا هاتیە ئەولایە بڵێ ڕێم کەت بەولای گوتم باسەرەشیان لێدەم کورە سەدە نییە برا لە پشت برای بێ بە قورعان کەس دەرحەقمان نایە بەلاژ نایان گوتێ برا لە پشت برای بێ مەگەر قەزا لە لای خوای بێ کورە حەمرت نەمینێ بریای وشتم هەر نەبا ماراوەدان کورە ئارەقەت بە مکرد بە قورعان تریفا ترێ سەدۆ بەخێر بێ خوافتکە خۆ براشی کوی باشی ها عبۆ لە کوێ بووی ئەو حیاتم لە پێش دەکەی دانیشتە بوو وەڵا بووە هەڵا گوتیان مامڕۆف مرد وەڵا بژوکی بڕەشی پێچ و چمێ دەرێ وەڵا گوتیان نەمردیە وەڵا بوو گوتیان نەمردیە وەڵا کاک گوتم با بگەڕێمەوە لۆ لێرە بوو مادەم نەمردیە وەڵا هاتمەوە سەدەم دید وەنە بوو سەدا وەڵا کاکە گوتم سەدە و دەڵێن مامڕۆف مردێ گوتیان لە پێ ڕادەزانم مردیە تو تازە زانیتر وەڵا سەبەقەکی چووی دەوێن دەڵێ نەمردی بوو مامڕۆف بلێ مەوزوع چ بوو مەوزوع مامرۆڤ سات بەچی کردم گوتیان نەمردی وایە ڕاستە گەیشتی لێرە بووە هەڵا گوتمان چێ گوت وەڵا مامرۆڤ ئەوە چی عەبە تۆ ئەوە چی حاجەتە پەیوەندی تێکردووە خێ تێکردووە حیاتم هیچەشکەش ئاوی تێ دەکەێت سمان زەرەر کردی باش عەبە توژنانە وایە چ بکەم حیاتم وەڵا ئەوەندەی لێدەزانم بە قورعان نازانم هەستا لە بەرچاوم دەی هەستا لە بەرچاوم عەفوم کە نەمزانی بە قورعان نەمزانی حیاتی ئەوە بۆ چ شتەکە لێ سەقەت کردم عەبە تۆ حیاتی دەوەرە چاچی کە بڕخەیتێ کە چادە چی چاکەم ئەوە سەدەی بە قورعان ئەوە سەدەی برام وای بابا گورە چ بووە سەدا گورە چ بووە چێ وای لێ کردی کورە چاوم کۆرە چێ وای لێ کردی چێ کاوزانم کورە کاکە تەشتەگاردم لە دەست بوو بچم نانی بکەم تەشتم لە دەست بەر بۆ یەکیز ئادڕژا کاکە یەک کیلۆژی ئەلێرە گیر کردم چێ کورە دڵخواست خۆشم نییە بەرایە مانەوە خۆمان بێکەسێ ئای لە خۆمان بەخت ڕەشێ وەرە سەلامەک نەبی دیفاعمان لێ بکە ئەو دوو ژێ بدات ئەوانێ هاتووە والله هیچم نەکرد یەک کچە ئاردم لە دەست دڵخواست تیرۆکە چێ لێرەدا ئەی دەستی خۆش بێ ئەی بۆچی وای لێ کردی لەبەر چی وای لێ کردی والله هیچم نەکرد بنانە بۆ ئەم دوو کار دەڕژا ئەجا قەچێکە خۆ مناڵی بە ئاردەڕێژی دەستی خۆش بێ وەڵا والله ویلایەتی اللهی نییە ئەمم بام نییە ئەمم بام بە حەقی و خودایە نییە هەموو خەبازم دەشکان دەم کردە هەرشە هەنە گۆڕێ هەلە بەخوڕە کێ دەکرد بە ڕشتە عەبۆ حیاتی ئەوە دەلێ ئەوە وای لە خۆمان ماوێرانێ برامەکاوی والله برام حەدم کرد برام ئەی بابا چێژنەکە تۆزەک ڕەحمە دەبی ویزدان دەبێت لۆ دەکرد و وجدان بەبێ ها ئەوە خۆت هایستۆتە ماڵی برات دەترسا ئەوە ئاردن ڕاستە
وڵعیت ها حیات بردومە لە کۆڵانە یارم بچمە کۆڵانە ژنەکانی جیرانمان پێم دەڵێن مێردەکەت قسە چی ڕاستی لە زارینی هاتە دەرێ ها هەمووی گوێمان پێ دەکەن شەر بێ بچمە ماڵە بابم نەیامەوە ڕاوەستا تۆ چاراتە کچێ دەکەن لە منگتە نەتیش خۆشم بشەوە چاراتە ها هەرای چما لۆ دیارە من نازانم قسەکانی تو هیچی ڕاست نییە ها گوران ئەوە لە چێ دەیخوا دەستە درێتانی خۆتەوە لە عبوي هلا لازم ديش تشعل لي قوما انقص سنوا ستانوا نبونا قلت لما لعبوا هراها علي والله ما تسمعش شو انا هذه تخوا براس علي والله دبابشي كتشني دابا باش تندير غادي شو نيدي؟ أمن بقرآن ولا بداية بقرآن ماما ولينا ده أنا بقرآن وأنا هردوك لما ينده ئەوە چێ هەرا هوریا ئەو خینێت چێ بەدم چاوتەوە ئەوە چێوای لێ کردی دڵخوازە تۆ لێ کردیا بابا جان ئادی ڕستیە قاپ ناشوە شەیتانی دەکەم قسەم ناکە ئەو جاوای قاپ شوش نییە ئەوەی ئیشی ماڵەیە دەزانیت چیە قورآن بەحەقت بەسەحەبت ئەو جارە لێت قبوڵ ناکەم ئەمن پێم گوتی سەد جار دەبێت ڕێزی مێردی خۆت بگری هەردووتان ڕێزی یەکتری بگرینەوە کەی ئیشی ماڵەیە ئەتۆ ئیشی ماڵێ تێگەشتی ڕێزم نەیکردیە بەخوا بابا بەڵاو بە قسەم ناکە كنا ماما بقرآن يتسمى كرديا أم ريزي دقرم احترامي دقرم ما يشد شي دو دكا بوازن ليدي ترسي ما همزان سيدي كردي ما باشا تو بيبي بو بيوا لخشكي من بدا يجارك كذا لفكرة ناشين بسرت هنا بركاكا بيقلي بقرآن أولى من داد وبس تمشاهد مسام كبوي تبابوكا بقرآن لازم نقولوا ولا ما بوي ناقر ونيا حياة ما تمعدل من نادي من دنجناكم گاگە بەخوای چنێ نەکردووە ئەوە خۆی چاوی وایلێتۆ فقر دەمیە بقرآن بيقلي بقرآن وانية بالله وانية بالله وانية بقرآن راوسنا وسهرنا الوضع صار خلوك يقنا ولا كاكا انا تيمكن مزام ما رجعش نقولوا شريتك گورە وەڵای کاکە ئەمزا بە قورعانە مشترم لێ سوورمایە نازانم ئەو شەڕ و هەرایان لەسەر چییە ماما زواده بي فرموسوني برام سيلاتيا فرمود دمتاي بسيلاتيا والله يا بلاش لي دم بلاش انا والله الا مارك ايشي ماريان لو دكين كاكا ماريان لو قارن دكين ناني دكرين شي في لي دين كاكا والله اللي ما رازنينا معدل او هفرتنا وهرايا اي والله الا بما بيقليش ناهرين دنجيب كان بغوايا خاصه لما هلا بما بيقلي ناهر من دنجيبكم تقوى ماما مزا ريزو احترام ما بينيش الميردي ابو نوعيد بي فربو كلنا والله احترامي جنو مداتي قد اوها نابي ئەمن وەمزانی ئەنگۆ خۆ بەخۆی بەشەڕ هاتنە هەوردوگرا یەکسەری شکایە و یەک دووچەوانی بووتە پۆقڵە وەڵڵاهی قەت ئەوها نابی با پێتان بڵێم ئەمن وا چیژ کوڕم بە ژن لەو کوڕەکەمی ناچیشم بە مێردا هەتا ئەلعان لە گورێ گراتن بە ژنەکەی خۆم نەگوتێ بەڕاستی ئەو زۆر احترامی من دەگری ئەمیش احترامی و دەگرم ئەو بە قسەی خۆش ئەمیش هەر بە قسەی خۆش بە سلێمان ئەتۆ عیب ناکەی ئەو هەراهۆریایی دەکەی مام حەمزە ئەوە خوشکمە مەجبورم دیفاعی لێ بکەم كوريج دفاعي تسي عدو دابي خش خود تنبيبكو بي بري دابي غير لا بيعي خوي بقري براستي قسەکانی تو تەواوە کاک حەمزە من غەڵەت بووم بە هەڵە ڕۆژم زۆر من پشتی خوشکەکەی خۆم کرد کە ئاوهای لێ هات بزانە تریفە لە ئیمڕۆ بەولاوە ئەبێ ڕێز لە عەبۆ بگری وەڵڵا یەک قسە زیاتر بە عەبۆ بڵێ قبوڵ ناکەم خەتای من بی پشتی تون کرد عبۆ گیان داوای لێبوردنە لە یەکەم داوا لەو ئافرەتانە شەکەم وەکو من بە هەڵە نەچن ڕێز لە مێردەکانیان بگرن من داوای زۆر لێبوردنە لە یەکەم پەشیمانم عبۆ گیان مام هەمزە سەد لە سەد لەگەر قسەکەی تومە ئەمە جارێکی بیغلیش ویستی غەڵەت بکە ئەمە ساردم کردەوە ئەمە نازانم کێشە لە بینی چیژەکەم و زاوایەکەشم هەیە بابا جان تۆ چ دەرێ بە خودای ئەمن دانیشتبوو منانم دەکرد بەخۆی هات سەری بە تیرۆکەکەیدا سەری بە تیرۆکەکەیدا بەخۆی کەوتە سەر تیرۆکە ئەمە قەت بەو درۆیانەی تۆ باوەڕ ناکەم مستەحیلە تێگەشتی قەدرۆم کردووە لەگەڵت بابا جان ئەتۆ جێ لە من دێ ئەمە ئاخر جارتە و دوا جارشتا پێت دەڵێم دەبێت لێرە بەدواوە زۆر ڕێز و احترامی مێردەکەت بگری ئەگەر ڕێز و احترامی دێنەگری ئەتۆ چیشی من نی لەوانەیە حاشاشت لێ نانە بابا بە قوربان دەبم حاشانێ مەکە دەنا خوداش لێم خۆش نابێت تۆ چ برێ بە قسەت دەکەم برێ بمرێ دەمرم سەدۆ جان دەها قەت لێت نادەم مەبەستم بە قسەت دەکەم بڕایت بێ ئێستا نیوچوانیشت تەدایی دەکەم من پەشیمانم بە خودای زۆر پەشیمانم وعد بێ دا بەشەر نایم لەگەڵت والله مامە گیان ئەو مشکلەمان گەلە لە مێژە هەیە بەس ئەم پێم حەی بوو خەڵک تێمان بگە و مارە خەزورم بزانی ئافەرم کوڕ هەر تەعاملم کرد هەتا ڕۆژمان گەیشتا و ڕۆژەی دنیا و بنیات تێگەی بەس مادام وعدیدایە ئەمیش عەفوی دەکەم تەواو دەی کوڕم تخوا خێرت بنووسێ ئەتۆ شۆکی پێم گوتیەوە ئاخر جارتە زۆر ڕێزی لێ دەگری پەشیمانم وعد بێ پەشیمانم
باشە مش پەشیمانیەکەم قبول کرد کورە کاکە وەڵڵاهی لە هیچ دەور و زەمانێکی ئەمن نەبن تێژن پیا ئەوهابی کو دەبی ئینسان ڕێز لە یەکدی بگری احترامی یەکدی بری یەکدیان خۆش بێ ئاخ کو دەبی ئەوهابی چەند خۆشان گۆ ئێستاوا بە تەبای ڕاوەستاینا هەر کەس یەکتیان خۆش بێ ڕێز لە یەکدی برین ئاخە دنیا کو دەزە سەر یەکە ئینسان احترامی یەکدی و ڕێز لە یەکدی نەگری کاچکم دەبی ئەوهابی ئینسان تەبابن تەبا نەک دایم دژمن کارم لێکدامی فرۆمام هەمزە کورە ئەتوو ئەو شتانە هەر دەبی کاکەش ئەتو بە چێن دەرێت داچووە خوارێم وەچی برەی سەری ئەو جوانە گایەت بڕی وەڵی ئەوە پینەشی گەورەی دەوێت دەزانیت چیە کورە ئەوە ئیشێ منداڵان نییە نە ئەوە زەلامی خۆی دەوێت زەلامی خۆی ئەمن ئەو وەختی ئەمن دەرێم زەلام بووم زەلام ها نەگەما والله جوە مام سعی دەرێم ئەگەر زەلامەکی ئەو هابی معنای وەیە تو دەبی ئێستا لەگە ماڵ و منداڵت و خۆت فەرز کردێ لە سەریان لە براد نەکەوێرێ وەڵا کورە ئەمن منەتی داچی منداڵان هەنازانم هەر ئیسابیان لۆ ناکەم هەروە دەزانم خوا داشینە بەسەریت و بەسەریت و هەر ئەوەندە لەگە برم ئەو دەرە خواردە هەر ئەو تەونیا هەناوی ناپسێ والله دەنانیە ئەتوش عینەن تەبیعەتی من هەیە ئامنیش نییە منەتیان هەنازانم هەفتە گوهاتە بۆکنە پێم گۆ لەو دەقێڕا لە ئینزاری هەردیت لە غافەتی ژنەکەم بەسەدینە والله بێ منەتم لێ بەسەر تێنی تۆ قاپانە بشۆ ئەوە ژنەکەم ئەوە سوحبەت چییە واللهی خوشکم هەقتە واللهی حەقی خۆتە ئەشهدە بالله هەقتە بەخوای ئەمیش بڕۆم باشە یا الله تەماشا خۆوەرە خۆت مەکوژە ڕاستە پێشینان و توانە هەموو شتێ بە نێوچوان و بەختە ئەگەر نیوچەوانی من سێزدە بوو سە دۆفەنی لەگەڵ تۆ چ بکەم خۆ بەدەستە خۆم نییە ئەوە حاڵە ڕۆشتا ئەوارە برای تۆ بۆتە کارەکە لە ژێر دەستی ژنی تۆش بۆ من بوویتە ئاغا لەسەرم جۆ بگرە سەدۆ لەگەڵ تۆ قسە دەکەم ماڵت لە بۆ بەجێ بێڵم نایەمەوە ئێرە ناوەڵم چارت بە چارم کرد دەچمە ماڵە بابم نایەمەوە بۆ ئێرە ێ باشە ژنەکە دیواییش ناکەم مارت خرانەبی کامیشە ئێوە نابینی تەماشا ئەو شمەکانە لە سپێنی ڕاوە لەوێ لە نەرچیان شووی ژنەکە خێرت دەگات تێمەکە هەرا سێ خەڵکم تێمەگەینە وا دەچم باشە دەچی ئینشاڵڵا دەبڕۆ بیان شوێ دەماشاکەم بزانم ئێستا واچم دەشۆم باشە ئاها پێشینان ڕاستە گوتیانە مەرجی پێنیشان نەدەی بە تای مەمنون نییە کورە وەرە ئەتو وەرە ماڵی خۆت بینەوێری دوو قسەی بەدوێ خۆت بکەیت باش ساعت کێ جێت و ئەمن لە بامستاندیا خۆ ئەمن نەمگوتیا ئەمن بە زۆر لێمستاندیا ئەمن گوتم بە تۆ بزی خواستیتم سەڵ شێخ و مەلال کردتاکو ئەمە مێردم پێکردی ئێوە بوو بەس ئەمن بەخۆم هەر ئەوها خۆقامە یعنی ئابێت وەم بۆ یعنی لەبیرتە کە جیرای نوشتەکەت خستە ناوتان چی بابمە توی گرت دەتگۆ لۆ دزی هاتیمە ئەرێ وەڵڵاهی لەبیر ما وا دەزانم نیە وا دەزانم دوونەیە شایدە نییە وەچی بابت ئەمنی گرت گوتم بە شێخ ئەحمەد ئەمە بابەر باب دزیم بەس لۆ ئەوەی نییە هیچم لێ نەکاتم دەیاڵەت ئەدی باش شەمە بەخۆنێت و هەموو درۆی دەکەی ئەو هەموو درۆی لە چێ دەرەدێنی ئای بە عیب بەستە تاکەنجینێ کچی قابلێت چی تێدایە مەسروف لێ دەکەی چی تێدەچی یعنی چییە قابل ئەوە دوو درۆ بکرد یعنی چ بوو جەماعاتەکەی دانیشتم گوتم بە زۆر ئەو ژنم لە بابستانێ یعنی ئەتو دەبی بکەوەرە کچی ئەمە چەند جا پێم گوتم ئەمن وەچی سوتفێ یعنی هاویشتم ئەتو بری وەیە یعنی چی تێدا یعنی لۆ پینەکەم ها ئەتو بچی درۆی بکەیمش لۆ پینەکەم زاکۆ منەوەی دەکەم ها قابلە چە دەمری دەتورێەوە هەزار کەس ئەشە دەملا ژنەشی چاچەیە لە بۆ مێردەکەی ئینە دەکات لەپاش مەرگم ئەسڵدا لەبی چاوتە تخوا وەزعەوە ئەی هەزار ڕەحمەتە گۆڕبی بابم دەبوو ئەموو جارم نییە بەس وەڵڵاهی ڕاستت دەکرد باشە بەو دەمەی نووستی ئەمن نازانم چ بکەم لە دەست ئەو ژنەی قورتار بم کو بەلایە کە تووشی من هاتیە هاتو بزانە یعنی قاتی ژنی بوو چون ئەو ژنەیان لۆ من هینا هەموو شتێکی مردم هەندی ئیشی مالی لۆ کوب کاکە هەر حیا و نامووی ڕاستیدی دەفرسم دەما وەڵڵاهی ناتانم چاو هەڵگرم لەبەر برادران ناتانم چاو هەڵگرم لەبەر خزمان هەرچێ دەبینم دەرێت لە ماڵێ وەزعت کووە وەزعم کووە وەڵڵاهی باللهی اللهی نییە ئیلا ئەگەر بچم سەدەی تێبگەینم چونکە سەدە لە منداڵیش وەچی بە شەرداتم هەر ئەو بەهانام داهات عافیە سەدات و لە زەلامی نەگەڕێەوە عافیە سەدات و ئەو ژنە بڵێ جق ئەو تێبگات و چت دەوێ
ئەو هاتەمەشای ژنەی دەکا یەکسەر دەستی ئاوی دەداتێ بەس بە حەڕەکەی ژنەکە تێدەگاچی دەوێ ئەوە ژنە کاکە وەڵی بچم سەدەی تێ بگەینم بێ نییە دەسەکی محتەڕەمی بداتێ وەبی لەمە و پاش ئەمش بێم قەق ژنەکەم بزانێ من چم دەوێ ئەرێ وەڵی بچمەکەن سەدەی لامووی باشتر فەرمو کوی بەخێر بێت قەپات کەم ئەحوالە چێن دەری کورە بە قورعان براتی ئەو هەیە ئەدێم برا گەورەی تونی کورە وەڵڵە دەزانم کورە برا گەورەی بنی تازی سەری بنی کورە سەر بەس بە قورعان ناتانم بستەک بجولێمەوە کورە خەراب لێم قەوما سەر بۆ شەڕمەر نەبووە کورە نەبابم چیە بەس پێم برێ پێ کورە سەدە چت پێ بڵێم کورە وەڵڵە نییە لە دەست ئەو ژنەی نییە هەر نییە خەریکە ڕەسیدم ڕاست دەبتە سەفر بە ئێنۆ کاکە دۆ چ بووە پارەمارە دەوێت کورە پارەی چ ئەبی چیە چ بەس پێم برێ کورە کاکە ئیژی مارێم پێ دەکات کورە کاکە حاردم پێخاوێن دەکاتەوە کورە سەلاتم پێخاوێن دەکاتەوە کورە کاکە نییە بەعەقلی خودای نییە هەر بوومە مەیمونی بردەستی و ژنەی بە قورعان مەگەر ئێمە عەمرت نەمینێرێ وەڵا بریا یەک تۆز بە برات چووبە هەر یەک موت بەم بچووبە کورە دیوەم نەکرد چت کرد کورە دیت بۆتە بابم بۆشتی بوو بکەم بۆتم لێگەڕێ باوەش سەدەی برام چاوەکی لە ژنی خۆم سۆر کەم و کاکە لەگە چاوەکە ماڵی سۆر کردەوە زارێ دەیزانێت چێ مەوزوع ئەم تێنەگەیشت مەوزوع چیە بەس چاوم سۆر کردەوە هەرەوە نەمزانێ شتە چەوەندە بۆ کزێک بە ناوەندی چاوم کرد بەڕاستە بە قورعان ئەو چاوم سێ ڕۆژ بەڕەشی سپی دەیدیت لەوە نەیدەدیت عەمرت نەمینێرێ وەڵا ئەخە بە خۆت فێر کردی ئەوەلی ئەبی جوچکە ترسێن کردی ئەمیش بەڕاستی فکرم کردەوە چ بکەم قسەی بابم بەبییر ماتەوە گوتیات شتە کردێ هات ڕاست بڕۆ کن سەدەی برات ئەو مشکل لۆ حەقا وەرەوەی بەسەر هەردوو چاوە ئێستا دەزانین چیان هیچ خەمن نەوێت سەدا دەورێ ئەو یەک ساعتە چکە لە پێش دەکا یەک دقە ئێستا دەچم خۆ دەگۆڕم دێم وەی لێ دەکەم نییە لە سێک پێ ڕاوەستی ئەوە پشتێنە مژدەین لۆ دانایمە ئەلێرە با عەندێ باشە ینی تو ئیشی هەمانە ناتبی تە دوم سەدۆ ئەو پێم گوت بۆ ئەشیانە هەڵگرێت ئەوە ڕمێل و تەحدیدەکەی ئەدیەوە کوا مەسکارەکە ئەوە لەکوێ چێ برێت چاوی ڕاستم برێت چ دەوێت چ دەوێت چاوی ڕاستت ها ئەمە مەسکارەکە کوانێ مەسکارە چێدۆم هەرگرتی وتم با لەبەر ڕۆژە نەبی لۆ حیاتم هەی مەسکارەکەم بگرە ڕەبی لە دەوری چاوم گەڕێ ئەوە چ دەکرد لە پێش دەکە ژنەکە ئیشەکم بێتە ئیش چ بەس تو گۆڕی داک تو سەری بابم سەد جاو تو بە ناوی داک و باب مەینە ئێ باشە زەنچیە ئیشەکم بێتە بەس درم مەشتێنە ئەو جارە دەبرێت دەرێم لە خزمەت دام بەس ئەو جارە درم مەشت بێژە دەی ئەوە ئەبۆی براماتی ئیشە چی هەیە چی هاتیە تەماریوان دەچم ئەبۆی برام ئەبۆ لە هاتە تەماری من چێ وەڵڵا ژنەکە دەزانین چی ئەخە لەوێ عمر وەشتوی لەوێن دەرێ سەدەگوتی بە عەقڵم نەمردیە بە قەسیوە دەکەم ونم سەدا وەڵا کاکە گەڕای دەوێنە ئەی تۆ نازانین نیۆڕۆ وەختی شوی لێ نانە بەرێ وەڵا حیاتم دەزانم بەس ئیشەکەوەی لێ هات گوتم ئەگە مامڕۆ دیارە دێت تەماتەم بۆ ورکە سەدۆ تۆ شاتی بە برن وەڵا براژن عەقیتی درەنگە ئەم لۆ براژنی خۆم بەچاوە دیاڵە تۆزە خێراکەن کورەوە تو چ دەکەیەوە ڕوچ دەکەم نابینی برنج بژار دەکەم مساعدەی برام دەکەم دەشتێ برنجی بژار دەکەم کورە تو ئیشی منت قورستر کرد دەزانی کورە برامی دەزانین چێ بەجێ بکە بەجێ بەو خدای گەلە هارا و ژنە خۆقم ئاوە چی نەدان کورە تو زۆر ئەنتێکەیە بدە تو نۆچی نابووە تو چت کردەوە لە بۆ من ئەو بە قسەی تو بە هەم کە بە دوو دەقەی عاقلت دەکرد واللهی ئەبۆی برام دەزانین چیە بەجێ بکە بەجێ باش دەدێ بەجێیکە کورە من لە بەخاتری تو هیچم تاخیر بوو ئەگە نامکە شیوەکەشم لێ نابوو حەف زەمان وشیش قورا بوو سنابووە هەر حاضر دەبی هەدە تو ئەو فشەفشەت دەکەن هەمکە دێم وها دەکەم بزانە کو برنجی دەبژێرە تو ئامەزانە مەعلانی لەویشانە لێ ڕاتیوە نییە لۆ بە حەقی خودای نییە دەبی بچ بە قەبستاری بچ بەسەر گۆڕی بابم هەمووی پێ برێم بابە وەڵڵاهی نییە ئەولادەکەت بەجێ نێشتە بە ئەولادی بچی هەستا بڕۆ دەرێ هەستا من برا گەورەم لۆچەی نایە ئەو هاتێ ترێ برنجەکەی ڕێژترێ برنجی ڕێ هەستا بڕۆ دەرێ ئەرێ وەڵی کاکە دەڵێن سەعید زۆر نەخۆشە بڕواکە من ئاگام دێن یەک سەلامەتە ئینشەڵڵا خوا خێر بنووسێ وتت برا واجبە با بڵن سەردانێکی بکەین ئەو کابرا ئەرێ وەڵا دەبێ بچین سەرەکی دەبدەین کاکە وڵی کاکە بن نایە مەلا هەمزە عیبە ئەو قسەیە چۆن نایە جیرانە کورە کاکە دەهاتە نای خۆی وڵی لە بەخاتی درینگۆ دێم ئەگە نا سەعید ئەو پیاو نێم بسمک جیرانە برا ناخوا بێنە یا الله کچی هێواش واللهی هەها ژنەکە ئەوە دەرێن کابراەک لاقی ئەوەندە نەدەیێشە چۆ دختوری ڕاد لاقیان بڕیەوە ئەوە لۆ شایەتیشەوە لە دەرکەیاندا فەرموو سعید ئەوە چی گەرە سلام عەلەیکم عەلەیکم السلام سلامەتە ئینشاءڵڵا سلام سەلامەتە خوا ڕەحمەتی بکە یا ڕەبی یا خۆ بەخێر بێت ئەنە سعید ئەوە چی خێرتە واللهی کاکە تاو لەرزم دێتی
تاولرز برا جوي مدر مش جاري العسكري او توش تاولرز هاتم او بقصي عسكري بلي. او عسكرم لكويت شرك توبي دكوي يا ستار كاكا شركم كل خدا زانين زابطك هزار زاد يقول رحمه لداك وبابت والله كاكا وبزام بتاعي بردم الراس لبنادا بابي سورامو راس توشي جنديبو أنا كاكا نروين إذا راس تبرام زام أو توشي جنديام وتشي بس لا تشي بس دراوس بزام نتيجة إذا شيء جاي برام الراوس كاكا الراوس تشتان ما سؤال فما والله كاكا لبنادا بابي سورامو بكاتش خوم بريم ريكو بيك جيرام والله جيرام كاكا بكاتش خوم بريم امنيام بديل امنيام برد السعوديه اوي فقير كاك بيغلي للسعوديه دا سورامو لناو بازاري چیژەکم دی چادە ساری چاوی ئەوەن دەبوو بروی ئەو هاوەچی کەوانەی سوورابوو ماشەڵا عشقی ئەو چیژەی ڕاز لە دریدا کورە کاکە دەباستن چۆلی کەی کورە دەڕاوەستە مامەمزە دەڕاوەستە هەی خدا عافوت کە دەسوارفەکەی وا دەجێڕمەوە کاک بیغلی عشق لە دریدام وەڵا لە دووی چوم عیشارەتێک لە من عیشارەتێک لەوی دەی کاکە عیشارەتی ڕاکێشا وەڵا ڕاست حەزمان لێک فريم هستا والله مارين ديتو تسوم سلام عليكم السلام قلتم كاكا والله بتانو تا بيتان خوش بي بيتان خوش بي امن حقي تجي نقول ما والله اوانش قلتان يا اهلا وسهلا يا سليمه يا سليمه تشيش بيش تشيش حلوتوني بلوتشيا كاكا والله تعمون منما درم تقي دابا حسين بروي كاكا شو خون دراوسن برا خون دراوسن باكو فرمو دقسي خود بكا والله كاكا لتشندر يبو تشيجان لي والله كاكا قوتي تشيجان لوتوني بلوتشيا بلي والله كاكا الراس دي ما ركدم ليه ما ركدم والله حفتك اليوم بكاتشو خوم بريم والله سواري ما سليسة جيبوم زام رشكان هيا بيننا نية شير بوم لبو هوليري والله الراس هات مو هوليري اقدر تخوش به والله بكاتشو خوم بريم هات مو كاكا مارم دانا مارتشي خوش دبينم روجا وادي موا كاكا جنن نوكا جدي في الميز ايه اوي فقير كتير جني اتولا تصدق ما اخوار بزام لودك قلت والله سعيد او من عزم لي سفرتش السعوديه بكم غريبي باب مدكم قلت كاكا درم تقي دابا برون قلت الراوسه ما ادخلانا بالراوسه اي هوا كل دريناين لسه ستايا والله بكاتش خوم بريم قلت كتير هستا قلت لوتس ما امن تسمع بأمان وزمانته منها لو سمعتوا بفاتح لكنا من دانشتي حسب رودري والله بكاتش خوم بريم دعم بصابل طاقان والله دنم كل دست خوش به والله كعك دنم كل ريق بربيع راي السعودية ريك راس تلاقم داو تلاقنا مش من لبور روان كردوا باش بياك تكوني عسكري كرديا ها اديتون ندقول من لا كناهم قرا ولا عسكري يكسر بوما بيش مرقل شو مسرين لقيت فازة قرامة رحمة الله داك وبابت ببيتي نامو وبقصي بيش مرقل ولك كاكا ميشكل دقيقة أصلا بابروي هتر تاميك ودري زاني أوا با موضوعها لقيزنتي أمل لبوتو دجرمو أتو هروني لكجنا كان يوان بجرولو أو بزان السعيد تبياوكا أو بيش مرقبهم يخلي تم راسو تصوب لخوم بستابو يكشربو خوم لبنا دار خماي نابو لتساي قول لتجيب بيدا هارنا قول ليتي بيش مرقاتي تيو دار خمايتي ها كتتو دراوستا يك دقل راوستا مارو دار كرة وزبا وش بيزاربهم لدستا دوتو ولا كتي والله يدنا حتى هذاك والله يقول له بقول لي ذاك خرما بربو خرما لا تنشتم بنيا نمت تاني بخوم داوش جنري ولا اتورا مازال ندري بيا وكد دوخسي بكالو بس لك شنو كان بجرو وبيخرج ما احتمال بخاطر خبرتوني سوانا بختوني سوا لا لا سنديشي كرة يار قولم ذاتي والله امن وقتي لسازم او لا من اقرب جن والله دتما دخوازي والله بابا مدزايت يا درزيك درزي يقلني برك بيرنجا او تما تشكم زيادك بابا باين زانش زيادكم كودي تشيش لقري بروا كرة شرف راخم نشي كرديان قوتي كرة والله لي نازانم سبكم اخذنا سوتي خوم تازه بدا جيالو كرد قلت سوينا بياسي بيمي دغو ابو دزاين برنزيلني دمو اوري والله برنزيل ددم قباي لبنزاي قود ددي ابو دزاني دول ميدني اري والله دول ميدني اتوش نازاي وش مليني غير سوتي خوم بو هارتي دغو دم قود زانم بس يستش تواو عيبينيا ابو حياتي ما تشتكيت شو نبزانم حياتي بس تامكا بس اقال لي قباي لدستخون ندي هذا بينا زانا ستو شي وكم لنا زانا ستو تشريبك كذا زيك او تشي ابو السويرة سويرة ها هاي بيتي ذاك او تشي تشتكي
خۆم لێنا عبوە حياتم ئەمە چشتێکان ئەو هەیە حياتم ئەوم تێ کرد بزانێ ئێستا تامیکۆ بزانێ ئێستا تامیکۆ ئەوم تێ کرد